زۆر بەخێراتنی هەمووتان دەکەم بەخێر بێن کە دعوەتی ئێمەتان قبول کرد. دانیشتنی ئەمڕۆی ئێمە قسەکردنە لەسەر بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان، ئەو شتانەی کە گەرمن ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و قسەیان لەسەر دەکرێت لە هەموو ڕۆیەکەوە، چ مەسەلەی بابەتی سەرۆکی هەرێم، مەسەلەی خزمەتگوزاری، مەسەلەی ناوتیان، هەر شتێک کە ئێوە پێتان وایە دەبێ سوال بکەن، ئەوە من بەندە لە خزمەت دام و زۆر بەخێر بێن سەرچاو. دیارە کاک نێسیروان، دوو قەیرانی ئێستا لە ئێستادا لە هەرێمی کوردستان زیاتر گفتوگۆی لەسەرەکرێ. یەک قەیرانی سەرۆکایەتی هەرێم، دوو قەیرانەکانی ناوخۆ لە ئاو و کارەبا و موچە و قەیرانە سەرەتایەکانی کۆمەڵانی خەڵک. ئەگەر لە قەیرانی سەرۆکایەتی هەرێمەوە دەست پێ بکەم، من ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان و بەڕێستان ئێوە قسەی لەسەرەکان مەسەلەی سازانە لە نێوان لایەنە سیاسەکان، بەڵام سازان لەسەر چی ئەکرێ کە ئێوە بڕیارتان داوە کە ئەبێت مەرجەکانی خۆتان خستۆتە گەڕ و ئەبێت جەنابی با بڵین مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ دوو خولیدی کە بێتەوە بە سەرۆکی هەرێم، کە بەپێی یاسای ژمارە 90 حوزەیرانی 2013 کە پارتی دیموکراتی کوردستان خۆی ئیمزای لەسەر کردووە کە یارای درێژکردنەوەی نییە تا 93. ئەمە حاڵەتێکی نایاسایی دروست ناکات و لە هەمان کاتدا بەپێی یاسای ژمارەیەکی ساڵی 2005 بارزانی دوو خولی خۆی تەواو کردووە و ئەمە بە جۆرێک لە جۆرەکان ئێوە سازان لەسەر چی یەکەن کە پێشتر بڕیارتان داوە ئەبێت بارزانی بۆ دوو خولی دیکە سەرۆکی هەرێمی کوردستان بێت لە کاتێکدا کە هێزەکانی دیکە یەکگرتو و کۆمەڵ بزوتنەوەی ئیسلامی، بزوتنەوەی گۆڕانی شێتی نیشتیمانی کوردستان داواکەن کە لە تونێلی یاسایی خۆیەوە تێپەڕێ کە ئەویش پەرلەمانی کوردستانە. بۆچی ئێوە ناتانەوێت لە پەرلەمانی کوردستانەوە ئەم حاڵەتە چارەسەر کرێ؟ ئەگەر پێتان وایە پرسەکە پرسێکی سیاسیە، بەڵام یاسایەکە هەر بە یاسایی یەکلاکرێتەوە دوجار. سەبارەت بە ئەو حاڵەتان ئەو دۆخی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە لە نەبوونی ئاو، ینی هاوڵاتێکی ئەم هەرێمە ئاوی نەبێ، کارەبای نەبێ، بنزینی گران بێ، ڕۆژ تا ئێوارە لە سەری بنزین و لە سەری سوتەمەنی و لە سەری موچەدا بێ. ئەمە مقەیرانە چی ئەگەێنێ؟ ئایا ئەمە شکستی کابینی هەشتەمی حکوومەتی هەرێم نییە؟ یا ئەوە تا هاوڵاتیە حەقی خۆی نییە بپرسێ کە حکوومەتێک نەتوانێت ئاو و کارەبا و مافە سەرەتایەکانی بۆ دابین کە چۆن ئەم حکوومەتە سەرکەوتووە لەم بوارەدا و لە حاڵەتێکدا ئەمە بۆ خراپی سیاسەتی حکوومەت ناگەڕێتەوە لە پەیوەندەکانی لەگەڵ بەغدا بەوەی لە مەسەلەی نەوتا بە تایبەتی کە بەهۆی سیاسەتی نەوتیەوە بودجەی لە بەغدا بڕی کە هەموو مانگە 1 تریلیۆن و 200 ملیارە هات، لە ساڵی 2014 دەبوو 7 تریلیۆن بێ نەهاتووە و ساڵانە دەبووە نزیکەی 14 تریلیۆن زیاتر بەهاتە نەهاتووە. ئێستا هەرێمی کوردستان نەود ئەنێرە سەر بەخۆ بودجە و موچە هەر نییە، نەود نانێرێ بودجە و موچە هەر نییە. واتە ئەمە شکستی ئەم سیاسەتە ئەگەێنێ یا ئەوە تا بۆچی بۆم دۆخە گەیشت؟ خۆی حەقیقەت من ئەگەر لەوەی سەرۆکایەتی هەرێم دەست پێ بکەم، جارێ ئێمە دەوامە نەکردووە کە دەبێ بۆ دوو خولی تر جەنابی کاک مەسعود وەکو سەرۆکی هەرێم بمێنێتەوە. شتیوا ئەم دوو ساڵە، بەڵێ ئەم دوو ساڵە تەکمیلەی دەورەکە داواکراوە، بەڵام من جەنابەت گوتە دوو خول، ئەمە من نییە. خۆی با من ئەمە پەیوەندی بە هەندێک شت هەیە کە لە ڕابردوو ڕوویداوە و دەبێ ئەمڕۆ قسەی لەسەر بکرێتن. ئەگەر ئێمە ئەمڕۆ سەیری وەزعی کوردستان بکەین بە شێوەیەکی گشتی دەبینین وەزعی کوردستان بە وەزعێکی زۆر تایبەت و بارودۆخێکی زۆر تایبەت تێدەپەڕێ. لەلایەکەوە ئەمڕۆ ئێمە حدودی 1100 کیلومتر حدودمان هەیە لەگەڵ گەورەترین منەظەمەی تێرۆریستی لە عالەم، ئەویش داعشە. ئەمە یەخەی گرتوین. مەسەلەی کێشەی ئاوارەکان ئەمڕۆ لە هەرێمی کوردستان ئێمە زیاتر لە 1,700,000 ئاوارە و لاجئمان لەم هەرێمەی کوردستاندا هەیە. بە بۆچوونی ئێمە وەکو بڵێن پارتی، ئێمە پێمان وایە لەم کاتەی ئێستادا، لە کاتێکدا کە ئێمە لە شەڕین، ئێمە لەم قەیرانە داین، ئێمە وای بوو ناچین کە پێویستە کێشەیەکی تریش ئیزافە بکرێتە سەر هەموو ئەو کێشانەیە کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە. جەنابی سەرۆکی هەرێم، با من ئەوە بە ڕاشکاوی بڵێم، ئەم سیستەمە و ئەم دەستورە و ئەم یاسایە بۆ یەک نەفەر داننراوە لەم هەرێمی کوردستانە، بۆ هەرێمی کوردستان دانراوە. ئەمڕۆ مەسعود بارزانیە سبەینە مەسعود بارزانی نییە، ئەمڕۆ ئەو سەرۆکی هەرێمە سبەینە یەکی تر دەبێتە سەرۆکی هەرێم. ئەمڕۆ پارتی هەیە سبەینە هیچ پارتی نییە.
پارتی ممکنە نەبی یەکەتی نەبێ گۆڕان نەبێ بەڵام ئەم ملەتە هەر دەمێنێتەوە ئەو خاکەش دەمێنێتەوە کەواتە بۆ چوونی ئێمە یەکەم شت ئەوەیە ئێمە لە ڕوانگەی شخصی مەسعود بارزانیەوە بە هیچ شێوەیەک سەیری ئەم مەسەلەیانەوەکەین ئێمە لە ڕوانگەی پێویستی ئێستای کوردستان سەیری ئەم بابەتە دەکەین ئەو وەزعی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە سوالەکە ئەمەیە ئایا پێویست بەوە دەکاتن لە کاتێکدا کە ئێمە ئەم هەموو مەشاکلانەمان هەیە ئەمەش بخەینە سەری ئەمەیە سوالەکە جەنابی سەرۆکی هەرێم لە ڕۆژی یەکەمەوە داوای لە پەرلەمانی کوردستان کردووە و نامەشی بۆ پەرلەمانی کوردستان ناردووە پێشی 2 ساڵ داوای کردووە دەڵێ ئێوە لایەنە سیاسیەکان با دابنیشن حلێک بدۆزنەوە ئەو حەلە ممکنە ساڵێک بی و هیوادارم کەمتریش بی لە ساڵێک لە 2 ساڵ زیاتر تێنەپەڕێ ئێوە دەبێ توافق بکەن سازان بکەن لەسەر ئەم پرسە و حتا لەوێ باس لەوە دەکاتن کە من ئەم ئەمانەتە تەسلیمی هەر بە ڕێزێک دەکەم کە دوای ئەوە ئەم مەسئولیەتە وەردەگرێ ئەمە ساڵی 2013 جەنابی سەرۆکی هەرێم ئەم نامەی بۆ پەرلەمان نووسیوە ئەوەی لە ڕووی یاساییەوە لەسەر شانی سەرۆکی هەرێمە هەمووی جێبەجێ کردووە مشکلەکە لەکوێیە سەرەتای کێشەکە لەوێ دەست پێ دەکاتن بنەمای دروستکردنی ئەم وەزعی ئێستای کوردستان ئێمە بە تەوافق کردومانە و بە سازان کردومانە ئێمە بە سازان حکوومەتی هەرێمی کوردستانمان داناوە ئەگەر نە سەرۆکی پەرلەمان لە فڵان حزب نەدەبوو سەرۆکی حکوومەت لە فڵان حزب نەدەبوو بەڵام بە تەوافق اتفاقمان کردووە کە ئەم منسەبانە تەقسیممان کردووە ئەم پۆستانە لەسەر ئەساسی تەوافق بۆ هەموو لایەک ئەوەی ئێمە لی نیگەرانین لە 23 حوزەیران ئەوەی کە ڕوویدا لە 23 حوزەیران بنەمای تەوافقی لەم وڵاتە تێکدا کێشەکە لێرە دەست پێ دەکات نەک لەوەی کە ئێمە ئیسرار دەکەین کە دەبێ ئەمە بکرێتن کێشەکە لەوە دەست پێ دەکاتن لە 23 حوزەیران ئیرادەیەک بوو بەوەی فەرزی ئیرادە شکاندن ئەو ڕۆژەی کە لە 23 حوزەیران ئەم پرۆژانە تەقدیم دەکران من زیاتر لە بڵێن چەند سەعاتێک لەگەڵ هەموو ئەم مەسئولینی حزبانە قسەم کردووە داوام لێ کردوون بەس یەک تۆز ڕابوەستن تەئجیلی بکەن دوای بخەن بۆ ئێوە بتوانین قسەی لەسەر بکەین بۆ ئێوەی بتوانین بگەینە حەلێک ئەمەی ئێوە دەیکەن ئێستا فەرزی ئیرادەیە فەرزی ئیرادە لەم وڵاتەی ئێمە حزبەکە بچووک بێ یان گەورە بێ کەس قبولی ناکاتن مەسەلە ئەوە نییە پارتی قبول حزب چەند بچووکیش بێ بەڵام تەسەور بکاتن کە ئەمە دەیەوێ لایەنێک یان چەند لایەنێک دەنێو ئیرادەی خۆیان فەرزکەن ئەو ئیرادە فەرزکردنە قبول ناکرێتن ینی پارتی دیموکراتی کوردستانیش دەبێتن ئیرادا خۆ فەرزکە چونکە ئەو ئەس تەمام بکەم ئەوە مەسەلە 4 لایەن و 1 لایەن نییە مەسەلە دەبۆیە ئێمە مەجال بدەین حیوار کرابە لەناو حزبە سیاسیەکان یعنی بۆ من مەسەلەن سەیری سیستم مەسەل بەغدا باس بکەین بەغدا زۆر جار ئەم کێشانە دێتە پێش لە ناو هێزە سیاسیەکان بەڵام کەسیان ئەم شەڕە نابەنە ناو پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان هێزە سیاسیەکان بۆ خۆیان کۆ دەبنەوە دەگەنە ئیتیفاق حتا ئێمە وەکو کورد کە لەوێ ممکنە کورسیمان ئەوەندە زۆر نەبێ ئەو هەڵس و کەوتە لەگەڵ ئێمە دەکەن دەڵێن کاکە بۆ بچین لە دەرەوەی پەرلەمان بۆ خۆمان دابنیشین دەگەیشتینە ڕێککەوتنێک و ئاسانیش بوو چونکە هیچ شتێکی ئەوەندە گەورە ڕووی نەدابوو کە ئەوان لە ڕۆژی 23 حوزەیران ئەو کارە بکەن حقیقت یعنی بۆ من تەواو بکەم قسەکانم مشکلەکە لەسەر چیە لەسەر سیستەمە ئایا ئەم سیستەمە سەرۆکایەتیە یان ئەم سیستەمە پەرلەمانیە یعنی بە جدی حیوارەکە لەسەر ئەوەیە ئەگەر لەسەر ئەوەیە دەمانتوانی دابنیشین زۆر بە هێمنانە شەرح بکەین بۆ یەکتر من ئێستاش پێتان دەڵێم سیستەمی کوردستان سیستەمی سەرۆکایەتی نییە ئەمە زۆر یعنی بۆچوونێکی تەواو نییە سیستەمی سەرۆکایەتی لە هەر وڵاتێک سێ دەسەڵاتی زۆر گرنگ هەیە ئەگەر لە دەست سەرۆکی هەرێم نەبێ تۆ ناتوانی بەو سیستەمە بڵێ سیستەمی سەرۆکایەتی سەرۆکی هەرێم ناتوانێ ڤیتۆی هیچ یاسایەک بکات سەرۆکی هەرێم ناتوانێ هێز بەبێ پەرلەمان بنێرێ بۆ دەرەوەی هەرێم سەرۆکی هەرێم ناتوانێ پەرلەمانیش حەل بکاتن کەواتە بەم سیستەمە ناگوترێ سیستەمی سەرۆکایەتی ساڵی 2009 یاسای سەرۆکایەتی هەرێم هەموار کرایەوە لە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیش کەم کرایەوە بەڵام چونکە عیلاقەی هەموو لایەک طبیعی بوو لە پەرلەمانیش ڕۆیشت و بەبێ مشکیلەش و دەسەڵاتەکانیشی کەم کرایەوە ساڵی 2009
یاسای سەرۆکاتی هەرێم کەم کرایەوە و بەبێ مشکیلەش ڕۆیشت کەواتە کێشە لەسەر ئەم لەسەر سیستم نییە کێشەی ئێمە لەسەر ئەوە نییە ئایا ئەمە سەرۆکایەتی هەرێمە سیستەممان پەرلەمانیە یان ڕێئاسیە کێشەکە لەسەر ئەوەی 23 حوزەیران فەرزکردنی ئیرادەیە فەرزکردنی ئیرادەش بۆ هەر لایەنێک بێ پەرلەمانە حاڵەتێکی یاسایان گرتوتە بەر داوایان لە پارتی دیموکراتی کوردستانیش کردووە کە پرۆژەی هەبێ پارتی دیموکراتی کوردستان پرۆژەی نەبووە ئەمە تونێلی یاساییە دوجاریش هەر نابێ بچێتەوە پەرلەمانی کوردستان کاکە دەبووە جیاوازیەکە لەمەیە ئێمە لە 23 حوزەیران ئەوەی کە داوامان دەکرد ئەوەیە پێش ئەوەی ئەم بابەتە لە پەرلەمان باز بکرێت لایەنە سیاسیەکان خۆیان لەسەری ڕێککەون و ئەگەر مەسلحەتی هەرێمی کوردستانە ئەگەر مەسلحەتی ئەم وڵاتەیە دەبووە ئێمە ئەوە بکەین من تکراری دەکەمەوە کاکە لە دەرەوەی پەرلەمانیژانی خۆ نەتیجەتان نییە هیچ دەرەنجامی ئەخر ئەزانی چۆن هەتا بۆ ئیزافەیەک بۆ قسەکەی هاوڕێم باسی لەوە کرد کە پارتیش لە بەرامبەر لایەنەکانی دیکە دەیەوێت ویستی خۆی بسەپێنێ ئێمە دەمانەوێت چ ویستێک بسەپێنی یەکگرتووی ئیسلامی کوردستان باسی لەوە کرد کە یەکێتی و گۆڕان و لایەنە ئیسلامیەکان ڕازین بە تەکمیلەکردنی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە پارتی دیموکراتی کوردستان هێشتا ڕازی نییە بەوەی کە ئەمان مەرجیان هەیە دەیانەوێت لە بەرامبەرەوەدا لە پەرلەمانەوە سەرۆک هەڵبژێرێ هێشتا پارتیەکە ڕازی نابێ کاکە مەسەلەی هەڵبژاردننی سەرۆک لە پەرلەمان ئەمە مەسەلەیەکە مەسەلە ئەوە نییە سەرۆک خۆ با من بچینە سەر ئەوە 2005 کە هەڵبژاردن کرا دوای 2005 خۆ ئەو کاتە سەرۆکی هەرێم لە پەرلەمان هەڵبژێردرا هەر ئەوانەی کە ئێستا هەموو ڕۆژێ دەنووسن کە دەبێت لە پەرلەمان هەڵبژێردرێ هەر بزەبت ئەمانە ئەنواعی مەقالەیان لەسەر سەرۆکی هەرێم نووسی کە تۆ شەرعیەتت نییە ئێمە تۆ بە سەرۆکی هەرێم نازانین چونکە تۆ لە پەرلەمان هەڵبژێردراوی لە ناو خەڵک نەهەڵبژێردراوی هەر ئەمانەی کە ئەمڕۆ دەنووسن کە دەبێ ببێتە پەرلەمانی هەر بزەبت هەر ئەمانە لە ساڵی 2005 ئەو کاتە حتا گەیشتە حدێک گوتیان ئێمە تۆ بە سەرۆکی خۆمان نازانین چونکە لە ناو میلەت نەهەڵبژێردراوی حتى ئەو حدەش ڕۆیشتر با من تەواو بکەم سەرۆکی هەرێم ئەو کاتە داوای کرد گوتی باشە مادەم ئەمە ئێوە دەڵێن شەرعیەت نییە مشکلە نییە بە ئەم جارە بکەوێتە ناو خەڵک و بڕیاریدا لە ناو خەڵک ئەوە بکرێتن هەڵبژاردن بکرێ یعنی مەبەستم ئەوەیە کاکە سەرۆکی هەرێم کێشەی نەبووە لەسەر ئەوەی لە ناو پەرلەمان هەڵدەبژێردرێ یان لە ئەوی تر هەڵدەبژێرێ و پاشان حقیقەت ئێمە ئامادەین با فەرمون بۆ بین دانیشین بەڵام دانیشتن بکەین نەک ئەم شتانە شەڕی یەکتر بکەین نەک ئەوەیە فەرزی ئیرادە بکەین لەسەر یەکتر نەک ئەوەیە یەکتر بشکێنین ئەوە نە کاکە وەرن با دانیشین سەرۆکی هەرێم کام سەلاحیاتی زۆری هەیە بابا واس لە مەسعود بارزانی بێنن مەسعود بارزانی ئێستا سەرۆکی هەرێمە لە ئایندەدا سەرۆکی هەرێم نابی مەسەلە هەیە سیرکەن بۆ ئەم وڵاتە مهمە ئەمە بۆ تەکمیلی قسەکەش تۆشەیانی خۆ لە ئێستادا ویستی پارتی دیموکراتی کوردستان بوونەوە بە سەرۆکی هەرێمی کوردستان یان تەکمیلەکردنی ئەو 2 ساڵەیە بۆ مەسعود بەرزانی وەنیە یعنی ویستی پارتی دیموکراتی کوردستان ئەمە نییە بە دیاریکراوی بەڵێ ویستی پارتی دیموکراتی بۆچی مەسعود بەرزانی کاک مەسعود ینی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان وەکو سەرۆکی ئێستی هەرێمی کوردستان بۆ خۆی نایەتە سەرخەت یعنی لە دنیادا ئەگەر ویستێکە بێت بۆ تەکمیلەکردنی سەرۆکایەتی یان درێژکردنەوە یان تەنانەت خۆ کاندیدکردنەوە بۆ خولێکی داهاتووش بۆ خۆی دێ بەڵێن بە خەڵکەدا و بەلایەنەکان دەدا کە چی دەکایان چی ناکە بەڵام بۆچی بۆ خۆی بێدەنگە لەم بابەتە بۆ خۆی نایەتە سەر ئێمە زۆری چۆنە بۆ من جۆرە یەکەم شت ئەوە بڵێم یعنی دڵنیابە ئەوەی کە ئێستا ئێمە دەڵێن کە جەنابی کۆک مەسعود تەکمیلەی ئەو دەورە بکە هەر کەسێکی تر سەرۆکی هەرێم بۆ ئێمە عینەن وامان پێدەگوت لە هەر لایەنێکی سیاسیش بووە مەبەستمان ئەوە نییە مەسعود بارزانی دەبێ ئیلا بۆ 2 ساڵە خۆ دوای ئەوە هەڵبژاردن دەکرێتەوە لەم وڵاتە ئەسبابی تەواوی بکەم بۆ 2 ساڵە بەڵام وەزعی هەرێمی کوردستان وا دەخوازێ ئێمە لە شەڕ دەوین باشە لایەنێکم خۆ بێ بڵێ بۆ ئەم 2 ساڵە چی دەکەن ئێمە لە شەڕ ئەمە مەوزوعێکی ترە دەتانەوێت بڵێ بۆ ئەم 2 ساڵە یعنیان یەک لایەنەکان دەیانەوێت بڵێن بۆ ئەم 2 ساڵە چ دەکات بەڵێ حاضرە بڵێت چ دەکاتن و حاضرە ئەوەش بکاتن یعنی کاک مەسعود بۆ پێتان بڵێم ئەوە نییە والله خۆی فەرز دەکا و ئیلا و بیلا دەمەوێت من سەرۆکی ئەم هەرێمە بم هەتا ئەوە بۆچوونێکی زۆر غەڵەتە مەسلحەتی هەرێمی کوردستانی ئێستا ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان وا بۆی دەبین دەڵێن کاکە وەزعی ئێستا ئێمە لە شەڕ داین ئێمە لە قەیران داین 1,700,000 ئاوارەمان هەیە
ئەم دەورەیە تەکمیلەی دەورە بکرێتن بۆ ئەوەی ئێمە خۆمان ئامادە بکەین بۆ دەورەی دوای ئەوە بەسەوە تێدا گوتن حزبێتی هەمیت ڕازی بووین و بڕوانن ئەزانی چۆنە خۆ ئەم شاردیە وەکو ئێمە بڕوانن بەڵام هەر یەک لایەنێک بۆچوونی خۆی هەیە ئەمە بۆچوونی ئێمەیە وەکو پارتی لەکوێ دەبێ ئەم مناقشەیە بکەین ئایا ئەم بۆچوونە دەگەینە نەتیجە ئانە نەک لە ناو پەرلەمان وەکو هێزی سیاسی پەرلەمانی گەلم دانیشتان ناگیرن پشتی دەست پێش خەریە گرت و بەری هنگیشی گەلە دانیشتن 5 قۆلی 2 قۆلیژی هات ناگیرن بەس حتەنۆکە نەگەشت هیچ دانیشتێک ناتیەکردن مابینە پارتە و پارتای هاتی ناکردن سەڤ مەوزوعی هیچ دانیشتنێک نهاتیەکردن مثلا دانیێت لەیانە هەمیە هەر بۆ وی مۆزوعی بووینە خۆ بەێ بەس چ جۆرە ینی پڕاستی چ جۆرە ئەف دانیشتنە سەڤ مەوزوعی وەکی لایەنێت سیاسیدا ناتیەکردن هەتا 23 هەی حوزەیران 23 حوزەیرانی ئەفتشتاجازە بن من بپرسم لە 23 حوزەیرانەوە ئیدی تەوافقی پەرلەمانی و سیاسی تێک چووە تەوافقی حکومی ماوە هەتاکەی بەم شێوەیە توانن بەردەوام بن خۆی من ئێمە ناڵێن بە تەواوەتی تێک چووە ئێمە دەڵێن ئەو بنەمایی کە ئێمە ئەم حکوومەت و ئەم پەرلەمانەمان لەسەری دامەزراندووە ئێستا ئەوەی جاران نییە ئێمە لە کە کابینەی هەشتەمماندانا گوتمان لە بڕیاردان پێکەوە دەبین گوتمان لە داڕێشتنی سیاسەتیش پێکەوە دەبین و هەموو لایەنەکانیش پێش ئەوەی من بچم بۆ پەرلەمان ئەم هەموو ئەمانەیان دیوە هاوبەش دەبین لە بڕیاردان هاوبەشیش دەبین لە جێبەجێکردن ئەو 23 حوزەیران ئەمە تەواو بووە ئەمە نەماوە بەلای ئێمەوە ئەوە نەماوە لە 23 حوزەیران تێکیانداوە ئەو بنەمایی کە ئەم دوو هەم حکوومەتە لەسەری دامەزراوە ئەو بنەمایی کە ئێمە پەرلەمانمان لەسەری دامەزراندووە لە 23 حوزەیران ئەو کارەی کە کرا ئەو بنەمایی تێکدا ئاسۆی چارەسەر چییە؟ ئاسۆی چارەسەری ئەم مەسەلەیە دەبێ هێزە سیاسیەکان دابنیشن خۆیان بگەنە حەل هێزە سیاسیەکان دەبێ لە بەڕەچاوکردنی بەرژەوەندی هەرێمی کوردستان نەک بەو چاوەی کە وڵا ئەمە بۆ شخصێکە بۆ نەفر ئەمڕۆ بەرژەوەندی هەرێمی کوردستان چ دەخوازێت دەبێ بەو دیدەوە هەوڵی ئەوە بدرێتن کە ئەم مەسەلەیە چارەسەر بکرێت بە ئیجازەی برادران یەک دوو برادر حەقی ئێمەیان خوارد ئێوە پارتە سیاسەکان بەر لەوەی قەیرانەکە بەو ئاقارە بگە لیژنەیەکی 21 کەسیتان پێکەنە دەستور ڕێگە چارە بێ ئەو لیژنەیە لە پەرلەمان چارەسەر بکرێت پێتان وانێ نەدەکرا ئەو گرژی و ئاڵۆزەی کە ئەمڕۆ لە نێو پەرلەمان و لە نێو لایەنە سیاسەکان دروست بووە ڕاستەخۆ لەو لیژنە 21 کەسە کە بۆ نووسینەوەی دەستور ڕاست پێدرا چارەسەر بکەن یعنی ئەگەر بەو جۆرە ئیش بکرا بە لە جاتی پرۆژە ئێوە بەدیدی ئێوە چارەسەرەکە خێراتر پرۆژەی دەستور ئەو پرۆژەی دەستور پێش ئەمە لە پەرلەمانی کوردستان لە خولی پێشووی پەرلەمانی کوردستان بە 96 دەنگ بڕیاری لەسەردرا و بڕیاری شوا بوو کە بچێت بدرێتە ڕفراندۆم ئێمە وەکو پارتی تەنازولمان لەوە کرد کە نەدرێتە ڕفراندۆم بگەڕێتەوە و ئێمە سازانی لەسەر بکرێ لە پێناو سازان ئەو کارەمان کرد و دەمانتوانی نەشیکەین بەڵام لەبەر ئەوە کردمان گوتمان با تەوافق تێک نەچێ با بنەمای دروستبوونی کابینەی هەشتم کە تەوافق و یعنی سازانە با ئێمە ئەم بنەمایە تێک نەدەین و تێکیشمان نەدا ئیجازە بدە هاتین گوتمان تەنازولمان کرد لەو حەقە و هێناومانە لجنەی 21 نەفەریشمان دانا بۆ دووبارە پێداچوونەوەی دەستوری هەرێمی کوردستان ئەمانەمان هەمووی بەڕەغبەتی خۆمانمان کردووە لە پێناو دروستکردنی سازان لە 23 حوزەیران خلافی ئێمە لەسەر ئەوەیە دەکرا ئەو بابەتە نەک ببێتە بابەتێک لە ناو پەرلەمان دەکرا هێزە سیاسیەکان دابنیشن لە دەرەوەی پەرلەمان و من دڵنیا بووم ئێمە دەگەیشتینە ڕێگە چارەیەک کاکنی سیروان ئێوە کە باس لەوەکەن بۆی دەستور نەخرێتە ڕیفراندۆم لە بەرامبەرەوەدا 2 ساڵی تر ماوەی سەرۆکێرەم درێژ کراوە و کاتێکێتی نیشتیمانی کوردستان وەک دەڵێن گەورەترین قوربانیدا بۆ ئەوە پرسیارێکی ترم لەسەرەوە هەیە ئێستا بۆ پێش 23 حوزەیران هیچ پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆکێرەم لای ئەو بوو سەردانی حیزبەکانی نەدەکرد بۆ قسەی لەگەڵ حیزبەکان نەدەکرد لەسەرەوە پرسا ئێستاش کە خۆت باسی لێوە دەکەی و قەیرانە دروست بووە ئەو تەوافقەی جاران نەماوە ئەبێ خەڵک مەترسیەوەی هەبێ جارێکتر دوو ئیدارەی دروست بێتەوە یان بەشێک لە پەرلەمانتاران یا لێپرسراوان قسە دەخەنە دەستگاکانی ڕاگەاندن ئەگەر هاتو سەرۆکێرەم دانەندرێتەوە یا ئەگەر هاتو دانرێتەوە وەک جارانی تر ئیدارەی سلێمانی و ئیدارەی هەولێر دەبێ حکوومەت هەڵدەوەشێتەوە ئەو مەترسیانە تا چەند هەنا بەتایبەت لە ئێستادا خەڵکی کوردستان
لە ئاستێکی خراپی بارگوزەراندا خەڵک موچەی نییە، ئاوی نییە، کارەبای نییە، معاناتی زۆرە. جگە لەو هەموو ئەوانش ژمارەیەکی زۆر هاوڵاتیان هێرێمی کوردستانە و نیشتیمانی خۆیان جێ دێڵن کۆز دەکەن، چ لە گەنج چ لە خێزان. خۆی من عرزم کردی جەنۆبی کۆک مەسعود کە ئەو نامەی نووسی بۆ پەرلەمان و داوای لێ کرد هێزە سیاسیەکان کۆ ببنەوە، ئەوەی لەسەر کۆک مەسعود بوو کە دەبووە بیکە جێبەجێی کردووە. سەرۆکی هەرێم ئیشەکەی خۆی کردووە، هەم ئیشی قانونی خۆی کردووە و ئەوە دەبووە هێزە لایەنە سیاسیەکان دەبووە دابنیشن. لە ئەخیر کۆبوونەوەی جەنابی سەرۆک پێش ئەوەی بچێتە ئەمریکا داوای لە هەموو لایەنە سیاسیەکان کرد، پێی گوتن ئێوە خۆتان پرۆژە حاضرکەن ئێمە وەکو لایەنی سیاسی چۆن ئەم کێشەیە حەڵکەین. داوای لێکردن کەس جوابی نەدایەوە، داوای لێکردن کە دابنیشین بۆ ئەوەی ئێمە چارەسەری ئەم مەسەلەیە بکەین. ئەوەی کە یعنی واضحە بەنسبەت ئێمەوە، ئێمە فەرزی خۆسەپاندن و فەرزی ئێرادە قەتعەن قبوڵی ناکەین. يعني كقبولي ناكين ما بزدم باويلينيتن اما وكو تهديد واربگيره من عرزم كردن هيج لا يعنيك لكردستان او نيه تو بچوك بيان گوربي بتوي شت لسر لايكي تر فرض كي فرض بكريم بابتا دبي لا سياسي كان لسري ريكون اما دالين دبي اگر نتيجه ولا برلمان وكرا يعني او يعني كخاوني بروجن بابتا يعني لاي كردو اخر لا من باورناكم او بشوار لاينا يعني واقعك هي من بيتون داليم لم ولاتي اما دو تششت بوشي ويا روشتو حتى الا دبي ام موضوعه بوشي ويا برواتن كم يعني اما لهندك شت كب بدلي اما دبي اما بلين توافق وفلان كياسايك بدلمان به دلين دبي اما يك ريزين اجتماعي هبه شتيك بدلمان به دبي تفسيان دبي ام بيوره بو همو امشتانه به یا ناكر ليك حالت بو یک شتي بابتي تایبەت بڵێن وڵا پارلەمان ئەم ئەگەر پارتی دموکراتی کوردستان لە دەرەوەی پەرلەمان بێتر تەوافقەکە تێکەچێت لە 30 حوزەیرانە هێزەکانی دیکە هاتنە دەرە و شتێکی ئاسایش بوو باز دەت ینی با بڵین کۆتایی هاتنی تەوافقی نێوان حکوومەت و واکەی بەڵام پۆستەکەی سەرۆکی هەرێمی کوردستان پەیوەست نییە بە تەوافقی پێکەنانی حکوومەت و پەرلەمانەوە پاشان یەک خاڵی تر کە نێسیفان ینی ئێوە باز لە ضرورەتی دانانەوەی مەسئول بەرزانەکەن کە ماوەی 10 ساڵە سەرۆکی هەرێمە دوو خولی خۆی تەواو کردووە 2 ساڵیش بۆی درێژ کراوەتەوە من زیاتر قسە لەسەر شەخص ناکەم بەڵام لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا یعنی ئەم دەستکەوتانە چی بووە هێندە زەرور بێ کە کەسێک لە پۆستەکەی خۆی دابنرێتەوە سەرۆک بەپێی مادەی یەکەمی یاسای سەرۆکاتیارم سەرۆکی باڵای ڕاپەڕاندنە ئەم هەموو قەیرانە لە هەرێمی کوردستانە بەپێی مادەی دووەم سەرۆک نوێنەرایەتی کوردەکە لە ئاستی دەرەوە ئەم هەموو پەیوەندی کورد لەگەڵ پارچەکانی کورد خراپە لەگەڵ کورد و کورد خراپە لەگەڵ ناوخۆ خراپە لەگەڵ بەغدا خراپە والله ئەکبەر بێویژدانیە ئەوەی کە تۆ دەڵێ با پێت بڵێم لە بواری فەرماندەی هێزەکانی هیچ پێشمەرگە یەک نەخراوەتەوە زۆر پێشمەرگە لە خراپیە زۆر چاکە لە مەسئلەی پەیوەندی ئێمە قطعاً وانە تو ئەوەت لەکوێ هێنەوە کە ئێمە پەیوەندی کورد و کوردی باکوور خراپە کوردی بۆ خراپە بە چ پێوەرێک خراپە پەیوەندی لەبەرەوەی کە پەیوەندەکانی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ پەکەکە خراپە پەیوەندەکان خراپە لەگەڵ باکوور ئێوانە پەیوەندەکان لەگەڵ ئەوا خراپە بەڵێ زۆر خراپە نەخێر چ خراپی چ لەکوێ خراپە لەگەڵ کوردستانی ڕۆژ ئەوا خراپە ئێمە لەگەڵ کوردستانی خراپە ئێمە نە لەگەڵ ڕۆژ ئەوا علاقەمان خراپە و نە لەگەڵ باکوور خراپە خراپ نییە ممکنە لە هەندێک خلافمان هەیە لە هەندێک شتدا بیر و بۆچوونی جیاوازمان هەیە ئەمە حقیقەتێکە بەڵام کێ پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان لەگەڵ پەکەکە و دەوڵەتی تورکیا بردە پێش ئەم سەرۆکی هەرێمە نەیکردووە بۆچی کردوێتی بۆ خۆی نەیکردووە بۆ چارەسەری کێشەی کورد لەوێ کردوێتی ئەو پرۆسی ئاشتی وەسعی کوردستان ئەو هەیە ئاخر ئەو ڕۆژەی کە دەستی پێکرد بۆ ئەوە بوو کەس نەبێتە قوربانی ئەو ڕۆژەی کە ئەو دەستی پێکرد و هەوڵیدا لەگەڵ پەکەکە و لەگەڵ تورکیا بۆ ئەوەی بوو کە خوێن نەڕێژێ بۆ ئەوەی بوو کە تفەنگەکان بێدەنگ بن ئەو ڕۆژە ئەو ئیشەی کە کردی بۆ ئەوە کردی پەیوەندی ئێمەش حقیقەتێک هەیە بۆ پێتۆن بڵێن پەیوەندی ئێمە ئەوەندە ئێستاش ئێمە گەورەترین یارمەتی دەرین لە ڕووی اقتصادیەوە بۆ ڕۆژ ئاوا دەتوانم چەند سوال بکەن بە قسە نۆبێتن کێ دەڵێ وڵا علاقەتان خراپە وایەوە ئێمە گەورەترین یارمەتی ڕۆژ ئاوا دەدەین لە مەسەلەی اقتصادی و ئەوانە لە سنوورەکان چون ئەوان نییە جەنابەت باسی ئەوە دەکەی کە هەتا ئێستا هێز یەک نەخراوە من با پێتۆن بڵێم ئەوە حقیقەتێکە یەک نەخراوە بەڵام ئەوە خەتای کۆک مەسعود هێزن یەک نەخراوەتەوە فەرماندەی گشتی هێزی چەکدارە فەرم و ئەوەی کە ئێستا وەزیرەکە گۆڕانە نامەی جەنابی سەرۆکتان دیوە بۆ حکوومەت و بۆ فەرماندە کە دەڵێ یەکی بخەن ئەم کاکە ئەگەر بە تەفاهم نەبێتن یەکەتی ئەم هێزەی لە بەردەستە یەکی ناخات
پارتی ئەم هێزەی لەبەردەستە ئەمانە نۆکرێت بە زۆر تو ناتوانانی شتێک فەرزکەیت بەس بە زۆر چ شتێک لەم کوردستانە دەکرێت فەرز ببێت خۆ دەبێ بە لە یەکتر تێگەشتن ئەمە پرۆسەیەکی چاکسازیە دەبێ بەردەوام بێت لەم وڵاتەدا ئێمە لە فترەیەکی ئینتقالی داین ئەم فترە ئینتقالیە ئەو بەدامەزراوەکردنی حکوومەت بازەکەی کام حزب لێرە بەدامەزراوەیە کام حزب بەدامەزراوە هەتا ئللا حکوومەت دەبێ وابێ خۆمە دەبێ ئەسڵان لە حزبەکان دەست پێ بکرێتن ببێ بەدامەزراوە بابەتەکەی سەرۆکاتی زۆر لەبارکە تەوەری ترمانە ئەفکا کارزان ئەگەر لە بمبورە ینی با وەڵامیەوە وەربگرمەوتم ئەگەر وەکو ئەگەرێک ئەم چوار لایەنە بە زۆرینە لە پەرلەمانەوە و بە یاسا ئەم بابەتەیان تێپەڕاندیانی بەبێ پارتی دموکراتی کوردستان ئەوەی هەندێک لە کادران و ئەندامانی پارتی دموکراتی کوردستان باسییان دەکرد مەسلەی هەڵوەشانەوەی تەوافقەکان و تەنانەت جۆمان لە زیندووبوونەوەی دوو ئیدارەی دەکرد لە هەرێمی کوردستانە ئەمانە دەبێتە بابەتی جدی یان چی ئێمە نەبووین کە باسی دوو ئیدارەی بار کردووە خەڵکی تر بووە و سوال لەو خەڵکە بکەن ئەوانەی کە دۆڵیان بۆ دوو ئیدارەی لێدا پەرلەمانەکانی بۆ پێت بڵێم ئەوە ئێستاوای لێ هاتووە ڕەئی ڕەسمی پارتی دیموکراتی کوردستان نە لە فەیسبوک دەردەبردرێ نە لە شوێنێکی تر ئەم حیزبانە بوونەتە حزبی فەیسبوک لە فەیسبوک هەرچی شتێک بنووسرێتن ئەوە ئێمەوانیە دقە بێ زەحمەت بۆ تەواوکەم مەسئلەی چوار لایەن دژی ئەم شتە من پێم وایە ئەگەر وا بیر بکرێتەوە ئەوە مەسلحەتی هەرێمی کوردستانیان ناوێ چونکە ئەگەر مەسلحەتی هەرێمی کوردستانیان بێ کاکە ئێمە مەبدەئی فەرزکردنی ئیرادە بەلای ئێمە و بەلای هەر لایەنێکی تر لە کوردستان با تەواوی بکەم گەورە و بچووک بێ کاکە ئێمە ناتوانین بگەینە ئیتفاق لە پێشووترا بە زۆرینە ماوەی سەرۆکایەتی درێژ دەکرێتەوە هەندێک یاسا کە لایەنەکانی ئۆپۆسیۆن و هەندێک لە خەڵکانی دیکەژان لە پەرلەمان لەگەڵ کاکە ئێمە با لایەنەکان باس بکەین لایەنەکان ڕازی نەبوون لەسەر مەسەلەی خۆپیشاندانان تعدیلمان نەکرد دەنگیشمان بۆ نەدا لایەنەکان لە مەسەلەی کۆمیسیۆنی هەڵبژاردندا ڕخنەیان نەبوو تعدیلمان نەکرد و جێبەجێمان نەکرد خۆ ئێمە ئەم شتانەمان کردووە لە پێناو تەوافق کردومانە لە پێناو سازان کردومانە لە پێناو یعنی ئەگەر جەوێکی طبیعی هەبێ من عرضم کردی ساڵی 2009 کە سەرۆکی هەرێم یاسای سەرۆکایەتی هەرێم بەو شێوەی کە کرا و تعدیل کرا سەرۆکی هەرێم بە هیچ شێوەی قسەی نەبوو چونکە ئێمە عیلاقەمان عیلاقەیەکی طبیعی بوو علاقەمان علاقەی ئەوە نەبوو ئێمە من ئیرادەی خۆم فەرز دەکەم من دەمەوێ بتشکێنم ئەم شتە لە گۆڕێ نەبوو لەبەرەوە ئێمە زۆر بە طبیعی بە عیلاقەی خۆمان تێشمان پەڕاند و یاساکەش وا بوو دەست هەڵاتی سەرۆکی هەرێمیش کەم کرایەوە هەموو قسەکەی من یەک نقطەیە قسەکەی من ئەمەیە قسەکەی من ئەگەرم بابەتە لە پەرلەمان بە زۆری نەکرا من عرضم کردی ئەگەر ئەمە ئەوە کەواتە ئەم لایەنانە مەسلحەتی هەرێمی کوردستانیان ناوێ ئەوە نۆکرێت کاگنەچیروان لە دەستپێکی پێگەێنانی ئەم حکوومەتەدا ڕاگەیەندایەکێک لەوانە بەڕێز کاگنەوشیروان مستەفا بوو کە ئەم 4 ساڵی ئارامیە بێت بە فعلی لە ناو حکوومەتدا ئۆپۆزیسیۆن نییە کەچی نەفەسێکی زیاتر لە جاران معارەزە لە کوردستان هەیە بۆچی وای لێ هات سەبەبەکە زۆر وازەحە جارێ فعلەن ئەوەی کە هەموو لایەک باسییان کرد و بە گۆڕانەوە بە کاکنۆشێروانەوە کە ئەم 4 ساڵە دەبێت 4 ساڵی ئارامی بێ و 4 ساڵی پێکەوە کارکردن بێ بۆ ئەوەی لە ئایندەدا بتوانین ئیش بکەین ئەم حکوومەتەی ئێمە کێشەیەکی گەورەی هەیە لە ناو حکوومەت و لە ناو پەرلەمان ئەوانەی کە بڕیاریان بەدەستە کەسیان لە ناو پەرلەمان نین ئەوانەی کە بڕیاری جدیان بەدەستە کەسیان لە ناو حکوومەت نین ئەمانە لە دەرەوەی پرۆسەکەن لە شوێنی تر دانیشتون و حکوومەتیش ئیشی خۆی دەکەوتن من پێم وایە ئەمە گەورەترین کێشەیە کە ئەمڕۆ هەر سیستمێک لە دنیا سەیری هەر سیستمێک کە حکومڕانی وەردەگرێ هەوڵ دەدا هەموو ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لە حزبەکەی خۆیان پۆستی باڵایان پێ بدرێ لە پەرلەمان و لە حکوومەت هەرێمی ئێمە جیاواز لە هەموو سیستمێک لە دنیادا بزەبت ئەوانەی کە بڕیاریان بەدەستەوەیە کەسیان نە لە پەرلەمانن نە لە حکوومەتن لەبەر ئەوە کەسیان پابەندی ئەو نە بڕیاری حکوومەت دەبن نە بڕیاری پەرلەمان کەواتە ئەمە یەکێکە لە گرفتە هەرە سەرەکیەکانی ئەم حکوومەتە ئێمە حکوومەتی هاوبەشمان هەیە پێکەوە کار دەکەین من ئێستا لێرەوە پێتان دەڵێم تەحەدایان دەکەم ئەگەر من یەک ئیشم کردبێ بەبێ ئەوان لە هەموو مەلەفێک
هەر مەلەفێک ئێوە دەستی لە ئەوەل جار مەلەفی ناوت ئەوەل جار مەلەفی ناوت یەکەم جاریش یەکەتی نەوای نەگوتووە کاکە سەیری قسەی یەکەتی بکە جێگیری سەرۆکی وەزیران کاک عیماد ئەحمەد بووە قسەکانی کاک عیماد ئەحمەد سیرکەن لەسەر نەوت چی گوتووە کاک قوباد جێگیری سەرۆکی حکوومەتە ئێستا فەرمونون کاک قوباد چی گوتووە کاکە قسەی کاک قوبادە مهمە چونکە ئەو جێگیرە قسەی کاک عیماد ئەحمەد مهم بووە چونکە ئەو جێگیری سەرۆکی حکوومەت بووە ئەمانە ئەو کەسانە بوون کە من وەکو سەرۆکی حکوومەت لەگەڵیان پێکەوە ئەم دۆسەیەمان ئیدارە کردووە اینجا خەڵکانێکی تر لە ناو هەر حزبێک ئاگایان لێ نییە ئەوە خەتای من نییە ئەوان دەبێ پرسیار لە نوێنەری خۆیان کەن لە حکوومەت دەبێ پرسیار لە نوێنەری خۆیان کەن کاکە ئەمە مەلەفی نەوتە ئەرێ ئێوە ئاگاتان لێ بووە یان زۆر باش ئێمە بابەتی نەوت زۆر قسەی لەبارەوە دەکەی پارتە سیاسیەکان ئێوە لەناوخۆ لە بینی حزبە سیاسیەکان گرفتی ئێوە لەگەڵ بەغدا زۆر جار کە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان یاوەریشان دەکەی ئێوە لە بەغدا ئێوە ڕێککەوتن لەگەڵ بەغدا دواتر هاتنەوە تەسریحاتی جیاوازدرا لایەنەکان بەشێک لایەنەکان دەڵێن خەتای حکوومەتی هەرێمی کوردستانە هەنێشی کاتێکە بڕیاری فرۆشی نەوت لەم ئاخر و ئۆخرێ دەرکرا هەنێک حەزب و لایەنە سیاسیان بەتایبەت ئەندام پەرلەمانە پێیان وابوو حکوومەت بڕیارێکی مجازەفەیەکی گەورەی کردو چۆن دەکرێت بەتەنیا بڕار بدەنەوت بفرۆشێ ئێوە لەگەڵ بەغدا وردەکای بۆ ڕێ نەکەوتن خۆ ئێوە لە بەغدا ئیمزاتان کرد و ئەوایە ژیانی خەڵک خۆش بکرێت خۆی هەر ئەوەی کە جەناب ئەو باسی کرد با من حەزەکەی ئەو وەڵامە دەدەمەوە بۆ ئەوەی ئەو وەڵامەش ئاشکراوە بێ ئەو قسەی کە باس لەوە دەکرێت خۆ بوجە دەهات و ئێمە دەست پێشخەریمان کرد لە فرۆشتنی نەوت و نەمان هێشت یعنی دەرفەتمان نەدا ئەوە ڕاست نییە ئێمە لە ساڵی 2005 کە 6 عفۆ کە چوینە بەغدا 6 حوت 2006 ئێمە بەوازحی تێگەیشتین لە بەغدا ئەوەی کە لە بەغدا هەیە دەیەوێ هەمیشە ئێمە مەجبوری ئەوە ببین کە دەبێ بچینە بەغدا اینجا بۆ 2 ساعت زیادکردنی کارە باش دەبێ هەر بچینە بەغدا بۆ زیادکردنی سوتەمەنی جەنابی مام جەلال کە ڕئیسی جمهور بوو لە پێش چاوی من تەلەفۆنی دەکرد بۆ شەهرستانی داوای لێ دەکرد کە هەندێک نەوت ئیزافە بدرێ بە کوردستان چونکە منطقەی شاخاویە لی دەپارایەوە تەلەفۆنی بۆ وەزیری کارەبا دەکرد لی دەپارایەوە بۆ 2 ساعت سعاتێک زیادکردنی کەهرەبا بۆ هەرێمی کوردستان لی دەپارایەوە بەس بۆ ئەوەی زیاد بکرێ کاکە لە وڵاتی ئێمە ئەم ژێرخانە وجودی بۆ نەبووە ئێمە دەستورێکمان هەیە بەپێی ئەم دەستورە هەندێ ماف بە ئێمە دراوە ئێمە لە مەجای نەوت ممارەسەی دەستهەڵاتی دەستوری خۆمانمان کردووە لە هەرێمی کوردستان ئەو دەستهەڵاتەی کە بە ئێمە دراوە ئێمە ئەوەمان جێبەجێ کردووە ئەو دەستهەڵاتەی کە بە ئێمە دراوە بۆ هێنانی کۆمپانیا بۆ ئەو شتانەی کە کردومانە هەمووی بەپێ لەو چوارچێوەیە کردومانە ئێستاش سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستاش و 2007 و 2013 هەر ئەوە بووە ئێمە حەل لەگەڵ بەغدا بکەین ئێستاش ئێمە عینەن ئەو بۆ چوونەمان هەیە ئێمە کە چوینە بەغدا ڕێککەوتنێکی باشمان لەگەڵ بەغدا کرد و بەغداش مشکلەی ئێمە لەسەر ئەوە بوو چۆن معنای معدل چییە معدل یعنی چ ئێمە پێمانوە و هەر لە دەست پێکردندا ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان ژێرخانی ناتوانێ یان ژێرخانی بڵێن هین هەناردەکردنی نەوت ناتوانێت لە ڕۆژێکدا 550 و ئەوەی ئەوانیش ئەوەیان دەزانی ئێمە پێمانوە بوو لە مانگی 4ەوە ئێمە دەتوانین ئەو کەمیەی کە ناتوانین لە مانگەکانی 1 و 2 پێیان بدەین لە مانگی 4ەوە دەتوانین ڕادەستی بەغدا بکەین و لە مانگی 1 و 2 کە باری ئێمە قورسە ئەوان یارمەتی ئێمە دەدەن بەڵام لە نەتیجەدا دەبێ ئێمە بگەینە ئەو معدلەی 550 لە مانگی 4ەوە لە مانگی 4 کە ئینتاجی نەوتی کوردستان زیاد کرد و تەزدیر زیاد کرا ئەوان ڕەسەن پاشەکشەیان کرد لە تعهدی خۆیان ئەمە شتێک نییە من بڵێم هەندێک لە ناو بەغداش عینەن ئەم بۆ چوونەیان هەیە لە جیاتی نەک هەر ئەمەیان کرد لە بەغدا لە مەتاری بەغدا پێش ئەوەی پارە بێتە کوردستان 10% بودجەی هەرێمیان دیسانەوە بڕیەوە دیسانەوە کەواتە کێشەکە ئەوە نییە ئێمە چەند نەوتمانە کێشەکە کۆنتڕۆلە کێ کۆنتڕۆلی ئەم مەسەلەیە دەکات وڵاتیانی کوردستان یعنی
بۆ قوربانی دەری ئەمە بن ئەم سیاستە چۆن ڕۆشتووە و چۆن لە بەغداچیتان کردو 500,000 ڕۆشتووە و ڕۆژێ ئەڵەن 500 ڕوا و وەزیری سامانە سروشتەکان ئەڵێ ئێمە لە مانگی داهاتووە 600,000 و خۆمان نەتوانین خۆمان بژێنین یعنی ئێستا هەموو ئەم دۆخە تاقی کراوە لە بەغا ئەینێرن هاوڵاتیانی کوردستان هەر بێ موچەیە هەر بێ کارەبایە هەر بێ وەزعا خۆتان ئەینێرن هەروە ینی ئەمە بۆ یەکلا ناکرێتەوە دیکە ئەم هەموو ریزە تەنکەرە ئەمە بۆ وەڵام ینی هاوڵاتیانی کوردستان بۆ قوربانی ئەمە بن پاشان لەسەر نەوت من یەک حەزەکەم ینی ئەوە بکەم من لە هەچی بەرپرسی لایەنەکانم پرسیوە لە گۆڕان لە یەکێتی هیچیان بەجددی ئاگان لە فایلی نەود نییە جگە لە وەزیری سامانە سروشتەکان و سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان ڕاست نییە یەک ئەمانە ڕاست نییە طبعا ئەوان بابێنە سەر شاشە بڵێ بێنە سەر ئەوە من تەحەدا دەکەم قوبات گوتوویەتی و ئاگاداریشە دەگەیشتی خۆشی دەجار زیاتر گوتوێتی من جێگیری سەرۆکی حکوومەتم و ئەم شتانەش ئاگادارم گوتوویەتی بەڵام ئەمە کاکە ئەزانی چۆنە ئەمە چاواشەکردنی خەڵکە ئەمە هەمووی ئەمە وایە کە تۆ دەبێ خەڵک بەلا ڕێب بیت ئەگەر ناوانە تۆ باسی تۆ قسەی خۆت کرد ئیجازە بدە بۆ منیش تەواو کەم جوابت بدەمەوە من ئێمە لە هەرێمی کوردستان لە مەسەلەی نەودا باسی تانکەر دەکەی تانکەرەکان هەمووی شەفافن من بۆ پێتان بڵێم کاکە نەوت شتێک نییە تۆ بتوانی ناشەفاف بەرخوردی لەگەڵکەی ناکرێ ئەزانی چۆنە نەوت کاڵایەکە تۆ ناتوانی معلومە چەند دەڕوا معلومە چۆن دەفرۆشرێ معلومەش بەچەند بەڵێ هەمووی ئاگادارن چۆن ئاگادارنین چۆن شتی وا دەکرێتن تانکەر بڕواتن و ئاگادارنە بە چۆن شتی وا دەکرێت بەڵێ بەشێکی زۆری ئەو تەنکەرانە هی شخصن هی کارکتەرە سیاسەکانن کاکێکی شخص من نازانم هیکێن من شخصی نازانم بەڵام بەڵێ ئەو تانکەرانەی کە دەڕوا حکوومەت ئاگادارە حکوومەت ئاگادارە بە تەندەر ئیعلانی دەکاتن بە تەندەر دەڕواتن ئەو نەوتەیە کە تۆ ناتوانانی بیخەیتە بۆڕیەوە چونکە نەوتی قورسی پێدەڵێن بە تانکەر نەقل دەکرێت بۆ دەرەوە و مقابلی ئەوە گازویل دێ بۆ ئەوەی محطاتی کەهرەبا ئیشی پێ بکرێت من بۆ عرضت کرد باسی کارەبا دەکرێت کاکە بەراوردێککەین بینی کارەبا هاوڵاتیان و هاوڵاتیان بەڵێ ئەوە هەمووی ڕاستە حەقی خۆیانە بەعکسەوە هاوڵاتیانی کوردستان زۆر پش و درێژیشن سوپاسیشیان دەکەین سوپاسی تحملیان دەکەین ئێمە با بەراوردێک بکەین لە وەزعی کارەبای ئێستا و کارەبای چەند ساڵێک لەمەوبەر من بە جەنابت دەڵێم لە هەرێمی کوردستان ئەمڕۆ ئێمە 29% نفوسی هەرێمی کوردستان زیادی کردووە 29% زیادی کردووە کارەبا تەسیری لێ کردووە سەحە تەسیری کردووە خەدەمات تەسیری کردووە ئێکاکە ئەمانە هەمووی ئەو شتانن کە بەڕاستی بە هیچ شێوەیەک ئێمە چاوەڕوانمان نەدەکرد کە ئێمە خۆتەی هەرێمی کوردستانمان دانا کە چۆن ئێمە ئەم مەسئلەیە بەرەو پێشەوە دەبین ئێمە چاوەڕێی ئەوە نەبووین لە ساڵی 2015 ئێمە 1,700,000 ئاوارەمان بەڵێ آخر ئەگەر ئێمە ئەو ئاوارەیەمان نەبوو ئێستا مەسەلەن وەزعی کارەبا باشتر دەبوو خۆ ئەمەش باری هەرێمی کوردستانی قورست کرد ئەوەی تر مەسەلەی سعری نەوت ئەو ڕۆژەی ئێمە ئەم پلانەمان دەست پێ کرد سعری نەوت $110 بوو فەرموو ئێستا سعری نەوت چەندە خۆ ئەمانە هەمووی کێشان کە لە نەتیجەی ئیشکردندا دێتە بەردەمی ئێمە خۆ دەبێ ئێمە ئەمانە هەوڵ بدەین عیلاجی بکەین باسی موچە دەکرێتن ئێمە کە ئەو نەوتەی کە لە بەردەستمانە و دەیفرۆشین ئەو نەوتەی کە لە بەردەستمانە و دەیفرۆشین ئێمە حدودی تقریبان بۆی $800 ملیۆن دەتوانین بیفرۆشین ئەوەی کە لە بەغدا بۆمان دەهات بزەبت بەو بڕەنەوتە $400 ملیۆن دەداینێ ئێستا بای 800 فرۆشن بەڵێ ئێستا ئێمە دەستمان پێکردووە لە مانگی ڕابردووە بجگە لەوەی کە لەم چەند ڕۆژەی ئەخیردا پەکەکە بۆڕی نەوتی هەرێمی کوردستانی تەقاندەوە لە جزیرە لە ناو تورکیا کە هەتا دوێنێ نەوت ڕاگیرا بوو چونکە ئەو بۆڕیە لەلایەن هێزەکانی پەکەکە تەقاندراوە هەرێمی کوردستانە بەڵێ بۆ بزەبت بۆڕی هەرێمی کوردستانە کە تەقاندووە واتە ئەگەر بای 800 بفرۆشن کەواتە کێشەی موچە و بوزینە اینجا من بۆ عرضت بکەم ئەتوانن ئێستا بۆ بەڵێ من بۆ پێت بڵێم بۆ کێشە هەیە کاکە ئێمە کێشەمان ئێمە خۆی دوو مانگ جیاوازیمان هەبوو لەگەڵ بەخدا ئێستا هەدەفی ئێمە ئەوەیە وردە هەوڵ بدەین پاڵی پێێنین بیگەینینە یعنی بگەین ئەو مستەوایەی کە کێشە نەبێ لە مەسەلەی دانی موچە
ئێستا ئەمەمان ئەوە کردووە دەڵێن وەزارەتی سامانە سروشتیەکان مەسەرەن پارەکەی بەدەستەوەیە بەڵێ پێشتر وەزارەتی سامانە سروشتیەکان بەدەستیەوە بەڵام ئێستا بڕیاری ئەنجومەنی وەزیران کە بەندە ئیمزای کردووە ئەم مەسئلەیە دراوەتە وەزارەتی دارایی کەواتە کە نەوت دەفرۆشرێ کێ نەوتەکە ئەوە دەکاتن وەزارەتی سامانە سروشتیەکان پارەکە هەمووی دێتەوە بۆ وەزارەتی دارایی و بە ئیمزای وەزیری دارایی ئەم پارەیە سەرف دەبێتن ئەمە چۆتە جێبەجێکردنەوە ینی ئێستا بەڵێ چوتە جێبەجێکردنەوە پارەکە لای ئەو بۆ داهاتەکە نەخێر مانگی پێشوو پارەکە لای ئەو نەبووە چونکە ئەو دەبێ سەفەرێکی تورکیا بکاتن بۆ ئەوەی هەموو ئەم ئەوراقانە من ئەو دەستهەڵاتەم پێداوە ئەو سەفەری تورکیا دەکاتن و ئەم دەستهەڵات ئەم پارەیە هەمووی دێتە حسابی وەزارەتی مالی هەرێمی کوردستان و بە ئیمزای جەنابی وەزیر ئەو پارەیە سەرف دەکرێتن و ئێستا لە پرۆسەی جێبەجێکردن هەناردە دەکرێت دەتوانن موچەی پێ بدەن کاک نەچیر ئەو نەوتەی ئێستا هەناردەی دەتوانن موچەی پێ بدەین ئەگەر ئەخر من جارێکی تریش باسم کرد خۆ ئەوە مشکلەی ئێمە مەسەلەی سعر یعنی سعری نەوت کاکە تۆ حساب کە لە $110 دێتە $50 دێتە $40 ئەوە بەتاکید تأثیر لە وەزعی هەرێمی کوردستانیش دەکاتن یعنی ئەوە نییە تۆ بڵێ وڵات تۆ خطەیەکت داناوە خۆتەکە هەر بە $110 و ئێستاش کێشت هەیە من ئێستا پێتان دەڵێم ئێستا ئێمە ڕۆژانە حدودی 600,000 بەرمیل نەوت هەناردە دەکەین جگەلەوەی کە ئێستا ئەم کێشەیەمان هەیە من هیوادارم یعنی بەپێی هەموو راپۆرتەکان کە پێم گەیشتووە دەبێ ئەمڕۆ تعمیری تەواو ببێ یعنی ئەو بۆڕیەی کە پەکەکە تەقاندیەوە دەبێ ئەمڕۆ چاکرا بێتەوە و بڕوە 600,000 بەرمیل ئێمە ئەمڕۆ دەست پێ دەکەین دەنێری بەڵێ ئێمە دەتوانین ئەو باس لەوە کرد چەندجار لە بەردەم تۆ جەناب مامزەلا تەلەفۆنی بۆ وەزیرانی عێراق کردووە بۆی کارەبا ئاو نەوت هەرچی بێ بۆ هەرێمی کوردستان دابینی بکە وابزانەوە شانازی ئەگەر بکرێتن بۆی منداڵانی هەرێمی کوردستان برسینە بنیا خەڵکی هەرێمی کوردستان بێکارەبانە بێ کاتی خۆی کە جەناب مامزەلا لە بەغدا بوو باسی مادەی 142 جێبەجێکردنی و بڕیارانە بوو جێبەجێکردنی دەستور بوو دوای ئەو بودجە نەما بارودۆخی نێوان هەرێم و بەغدا زۆر خراپ بوو ئایا هۆی ئەوە چییە لایەنی عێراقی نەیانەوێ ئەو ڕێکەوتنە هەبێ کە لە هەرێمی کوردستان یا دوای نەمانی جەنابی مامزەلال بوو لە بەغدا ئەو کەلێنە گەورەی دروست کرد هۆکەی چییە بۆچی دەگەڕێتەوە ئەوەی من باسم کرد کە من گوتم مامجەلال کە تەلەفۆنی دەکرد مامجەلال لە گەورەی خۆی ئەو ئیشەی دەکرد نەک ئەوە بۆ شتێکی خراپی کردبێ لە گەورەی خۆی بەڵام بۆ من ناخۆش بوو بەو گەورەی خۆیەوە کە سەرۆکی کۆمار بوو پیاوێکی ئەو هەموو تەمەنی لە تێکۆشەر مەجبوری ئەوە ببێ بۆ 2 ساعات کارەبا ئەو لە پێناوی خەڵکی کوردستان ئەو ئیشەی دەکرد بۆ خۆی نەبوو ئەمە حەقیقەتێکە و مەسلەی ئەوەی کە لە غیابی مامجەلال کلێنێکی حتا بڵێ گەورە دروست بووە لە کوردستان و لە عێراق ئەمە جێی سوال نییە حقیقەتێکە ئەگەر مامجەلال ئەمڕۆ سەحەتی باش بە و لە گۆڕەپانی هەم کوردستان و هەم عێراق وجودی هەبوایە بیتوانی بە دەوری خۆی ببینی و سەحەتی وا بە بیتوانی بە قسە بکاتن و بێتن و ئەوە بکە بە تەئکید وەزعی عێراق بەم شێوەیە نەدەبوو ئەوە شک لەوە دانیە وەزعی کوردستانیش مەسەلەی بەغدا مەوزوع یعنی مەسەلە ئەوە نییە خەتای ئێمە بووە کاکە مەسەلەکە ئەوەیە ئەو دەیەوێت مەسەلەت فکر تەفکیری هەموو شتێک دەبێت لە مەرکەزەوە ئیدارە بکرێتن مەسەلە بزەبت لێرەوە دەست پێ دەکە ئەو مەرکەزیەتە وای کردووە کە ئەوان هیچ حلێک بۆ کێشەکان نابینن و سەیری کورد ناکرێتن وەکو هاوبەش وا سیر دەکرێت کە تۆ وەکو بڵێ لە ئەوەی دووهەمی هی ئەم وڵاتە وا سەیری کورد دەکرێت کێشەکە لە فکرەوەیە پشتی بۆ بەرە ئەزم تا دوسێ پرسیارێکی زیاتری مایەکردیندا پشتی ئەوە کێشمێتیت سەر پرۆسا یاسا سەرۆکاتی هەرێما کوردستانê نەخشەی هەفهەیمەنیە یا سیاسی ناوبەرە لایەنێ سیاسیت هەرێما کوردستانê دهێتە گوهڕیم تایبەتی ئەوە بەرینکە شەریکە یا پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێکەفنا استراتیژی دیگەل هەی نەوعانما دژی ڕاوەستا گۆڕان زۆر نزیک بۆ لێ دیماهیە دژی ڕاوەستا یەکگرتووی ئیسلامی کوردستان دوو جارە بارگای توێ هاتی نەسووتاندن جارایەکی هاتی ڕاگەاندن و پارتی بخۆسۆتیە نەوعانما نزیک بوونێکمە بینەوەی پارتی تدیتن نەخشەی سیاسی دهێتە گۆڕین پشتیا بێ نەخشەی سیاسی بالتأکید دهێتە گۆڕین بالتأکید بەس پارتی چجا نەگوتی ئەمە بارگایەت یەکگرتوو سوڵتانە جعفەرمیکی زانی خۆی حقیقەتێک حەز کەم تأکید کەم
یەک گرتووی ئیسلامی و ئەمینداری گشتی یەک گرتووی ئیسلامی ئەو پەڕی خەمخۆریە هەی بۆ هەندێ وەزعی کوردستانی تێک ناچێت ئەە حقیقەتێکە و ئەم حقیقەتە نوکەشیە هەی یا مەوجودیشە و ئێستا حاڵی حاضریش یەک گرتوو ئەو لایەنە و بجددی محاولێت کرد و خەمخۆر و پەرۆشی هەندەیە ئەف سازانە تێک نەچیت کوردستانی ئەە حقیقەتە و دەورێوانیش دەورێکی ئیجابیە یە ئەمینداری گشتی و یە قیادای یەک گرتو بۆ هەندێک کوردستان بەرەف نەخۆشیە نەچیتن و هەر تشتێکی لازمیش بیتکەن بۆ هەندێ ئەف تەوافقە کوردستان معناوێتێتی کوڕێکەف ناستراتیژی ناوبەرە پارتی و ئیکەتیە مەسەلە نەمەسەلە ئەو نییە ناوە معناوی ئەو نییە بس آیا خط سوالات اویا آیا او خرید تحالفات سیاسی دیتکشن بله 100% دیتکشن یعنی بقول لك محمد وابزانم دو جار برادران قطعیان کردم معین لسر ملفی نوت با تینا پرین پرسیارم هیا بەردەوام ئەو قسانی لەسەر ناڕوونی داهاتی نەوتەیە زۆرتر ئاراستی پارتی دیموکراتی کوردستان و بە دیاریکراوی ڕوبەڕووی تۆ دەکرێتەوە چونکە هەمە مەقسەی لایەنەکانەوە لە ناو خەڵکیشدا بۆ خۆی ینی بابەتەکە وای لێ هاتووە کە ئەوەی ڕابەرایەتی سیاسەتی نەوتی دەکات لە هەرێمی کوردستانە پارتی دیموکراتی کوردستانە و لە ناو پارتیشدا بە دیاریکراوی خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان واتە جەناب دۆکو کاک نەچیر لە ماوەی ڕابردوودا ئێمە ڕەنگە خاوەنی یان تاکە وڵات ببێتین کە خاوەنی پێوەرنین ئەو عەدادێک نین کە دیاری بکات ڕۆژانە چەند نەوت لە هەرێمی کوردستانەوە دەچێتە دەرەوانێ و داهاتەکەی چەندەکە بۆمانێتەوانێ من حەز دەکەم لە ماوەی ڕابردووە تەوان نارتی زۆرترین ئیشی لەسەر ئەو بابەتە کرد چەند نمونەیەکت بۆ دەخوێنمەوە بە تایبەت لەسەر داهاتی یاخود شیرینی گرێبەستە نەوتیەکان زیاتر لە 131 میلیۆن دلار لە شیرینی نەوت دیار نامێنێت و گومان دەکرێت درابێتە ئاشتی هەورامی وەکو وەزیری سامانە سروشتەکان کە لە چەند ماوپەڕێکی جیهانیشدا ئەمە کاری لەسەر کراوە تا داوای یاساییش تۆمارکرا بابەتێکی دیکە هەر وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم 46 میلیۆن دلار لە داهاتی نەوت بۆ دروستکردنی مۆزەخانەی ئەنفال تەرخان دەکات بەڵام مۆزەخانەکە تاوەکو ئێستا دروست نەکراوە هەر وەزارەتی سامانە سروشتەکان 158 میلیۆن دلاری بۆ نیشتەجێکردنی قوربانیانی شەهید و ئەنفال کراوەکان سەرف کردووە بەڵام وەزیری شەهیدان بێ ئاگایی خۆی لەمە نیشان دەدا بم بورە یەک نمونەی دیکە هەر ئێنافتی بە دوواداچوونێکی کرد ینی کۆمپانیا نێودەوڵەتەکانی بواری نەوت لە هەرێمی کوردستاندا هیچ باجێک نادەنە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە حاڵەتێکی ئاساییە خۆی بۆ من لە یەکەم دەست پێ بکەم سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان سیاسەتی پارتی دیموکراتی کوردستان نییە پارتی هیچ علاقەی بە مەوزوعەشەوە نییە سیاسەتی هەرێمی کوردستان سیاسەتی نەوت سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام فەرقەکەی چییە؟ لەو کاتانەی کە تەسەور دەکرێت ئەم سیاسەتە سەرکەوتوو نابێ ڕەسەن دەڵێن ئەمە پارتیە کە زانیان سەرکەوتوو دەبێ هەموو دەڵێن ئێمە شەریک بووین لە دانانی ئەم سیاسەتە بەڵام پارتی لە هەردوو حاڵەتدا تحملی مەسئولیت لایەنەکان بەبێ جیاوازی لایەنەکان مناڵێن بەبێ جیاوازی بەڵام ئەمە حقیقەتێکە هەیە من باسی هیچ ناڵێن بچلان بەڵام ئەمە واقعێکە کە سەرکەوتوو دەبێ ئێمە هەمومان پێکەوە کردومانە بەڵام کە دەزانن نەوعەن ما خەریکە ئەوە دەبێت دەڵێن نا ئەم سیاسەتە ئێمە ئاگامان لە هیچ نی ئەمە پارتیە ئێمە مەحزەری کۆبوونەوەکانی نژنەی نەوت و غازمان هەیە بێزەحمەت هەمووی بخوێنەوە کە بزانن کێ ئیمزای کردووە هەر 5 کەس کە ئەندامی بە پێی یاسای پەرلەمان ئەندامن ئەوانە ئیمزال کردووە هەمووی و مەسئلەی بابەتی شیرینی و ئەمەی نەوت و ئەوەی کە وەرگیراوە هیچ ئەسڵ و ئەساسێک بوو نییە کە ئاشتی 131 میلیۆن دلاری وەرگرتە بێ یعنی ئەمە ئەوەی کە ئێوە لە NRT دەیکەن شتێکی یەکجار زۆر غەڵەتە بەبێ بەڵگە قسە دەکەن بۆ ئێوە یەک لایەنە قسە دەکەن دەبێ ئەو وەختێک کە ئێوە ئەو قسانە دەکەن سوالی تەرەفی تریش بکەن بۆ ئەوەی بێلایەنی ئێوە ئیسپادە بیکەن بێزەحمەت تەواوی بکەم بێزەحمەت کاکە دوکومنتەکان ئەوەی کە جەنابت دەڵێ بەو بەرگەنهێنیانەی کە دەست NRT کەوتە کاکە ئەو بەڵگەنامە ئێمە حکوومەت بە پەرلەمانی داوە ئێوە وا پیشانی خەڵک دەدەن کە ئەنەما بەڵگەنامەیەکی نهێنیتان دەستکەوتە یەک شت آخر نوی خوێندنەوە نەخێر دەست دەکەوێت ئێمە کاکێکیان نانا حەقی خۆیەتی خۆ ئەویش کاکێکیان ئەو دۆکومنتانە لە بارەی شیرینی و ئەوانە واللهی بە کتێبێکی ئەوەندە ئێمە تەسلیمی پەرلەمانمان کردووە مۆزەخانەی ئەنفال من ئێستاش دەڵێم نەخێر بەڵێ کراوە
ئیش کراوە موزەخانەگە نەکراوە ئەو پارەیە بۆ ئەو مەبەستە سەرف کراوە بەڵام کاکە خۆ ئەو پارەیە کە سەرف دەکرێت خۆ دەبێ نەقشەی بۆ دابدرێ خۆ دەبێ ستراکچەر یعنی بڵێن چیە خەریتەکە دابنرێت وا دەبێ شت کۆ بکرێتەوە ئەم پرۆسەیە ئەمانەن کێ دەبێ ئەم ئیشە بکات ئایا ئەم ئیشەکرەوەە چاودێری دارایی بۆ بچی سەیری ئەوڕۆقەکان کۆکە بزانێ ڕاستن یان نە یعنی ئەمانە ئێمە ئەم شتانەمان هەمووی بە بەڵگە تەسلیمی پەرلەمان کردووە ئەنفال خانوو بۆ ئەنفال بەڵێ ئێمە خانومان بۆ هەموو ئەنفال کردووە من خۆم لە ساڵی 2005 یان 6 کە سەردانی گەرمیانم کرد ئەو وەختە یەکێک لە گەورەترین کێشەی خانەوادەی ئەنفال مەسەلەی خانوو بوون لەوێ دەست بەجێ لەم پارەی کە وەرمان گرتووە هەوڵماندا ئێمە خانووی ئەنفال بۆ خانەوادەی سەربەرزی ئەنفالەکان بکەین چیە خۆخۆخان و هیچ نییە لە چاو ئەو قوربانیای ئەوان داوێن ئێمە منەتێکی گەورەیان لەسەر ناکەین واجبی ئێمەیە ئێمە ئەو ئیشە بکەین بۆ ئەنفال بۆ خانەوادەی ئەنفال بەڵام کردومانە من دوای ئەوە جارێکی تریش چوم تەکمیلەی ئەوانەی کەما بوو بۆمان جێبەجێکردن باوەرت هەبێ ئەوەندە دڵم خۆش بوو ئەخیر جار کە سەردانی گەرمیانم کرد هەندێک باسییان کرد هیچ نەکراوە یەکێک هەر لەو کوڕە ئەنفالانە کە زۆریش لە ماڵەکەی ئەنفال کرابوون هەستاوە گوتی کاکە بێویژدانیە دەڵێن هیچ نەکراوە زۆر شت کراوە بەڵام بڵێن شتیش ماوە کە دەبێ بکرێتن ئەم بەڵگەنامانەی کە جەنابت باسی لێ دەکەی هەمووی لە پەرلەمانی کوردستان هەیە هەمووشی ئێمە تەسلیمی پەرلەمانمان کردووە بۆ ئەوەی بەدواچوونی بۆ بکاتن هیچ شتێکیشمان نەشاردوتەوە من لێرەشەوە دیزان لە ڕێگەی ئەم تەلەڤیزیۆنانە پێتان دەڵێم مەسئلەی نەوت هەموو کەسێک یعنی ئەوانەی کە لە ناو حکوومەتن ئاگادارن پرۆسەیەکی شەفافە و حاضریشم بۆ هەموو نەوعە قسەیەک بابەتێک لێکۆڵینەوەیەک لەسەر ئەم بابەتە ینی خۆتان ئەڵێن شەفافە یعنی لای خەڵک ئەمە چۆن خەڵێک کە شەفافە هەچی ڕۆژنامەنووسە ئێمە لە زۆربەی لێپرسراوی با بڵین لێژنەی نەوت و زە و سامانە سروشتەکانی پەرلەمان لە ئەندام پەرلەمانەکان لە هەر کەسێکانە پرسین ئەڵێ ئێمە شەفاف نیە لە لای ئێمە هیچ زانیاریەکمان لە بەردەستانە ئەوانەی کەوا بە شێوەی قسە دەکەن مەبەستی سیاسیان هەیە ئەوە هیچ مەبەستێک ئەوە نییە شەفافەیان شەفاف نیە زۆر باشتر لە من دەزاننی شەفافە بۆ بین کاک ئەزانی چۆنە خۆ ئەم مەوزوعە بەم شێوەیە نۆکرێتن فەرمونون بۆ لیجنەیەک دابنێن بۆ لیجنەیەک دابنێن بڵێن کاکە وەرن لەگەڵ من وەکو سەرۆکی حکوومەت و لیجنەی نەوت و غاز دابنیشین لیجنەیەکی بێلایەن خۆیان دابنێن وەرن کاکە بۆ بین ئەوانە لە دەرەوە بۆ بیان هێنن یعنی ئەم پرۆسەیە ئەوەندەش من دڵنیام لەوەی کە شەفافە دڵنیام لەوەی کە شەفافە باسی شیرینی نەوت و شتیوا دەکرێت احتمالە بتوانن هەندێک شت بڵێن خۆ بۆ ئەم لەم پرۆژەیە سەرف نەکرا بۆ لەم دەبواە لەم پرۆژەیە سەرف شتیوامان هەیە ئەو حقیقەتێکە یعنی بۆ مەسەلەن بەهدەر دراوە یعنی ئەکرێ بڵێن بەهدەر دراوە احتمالە من ناتوانم بڵێم وڵی با ممکنە بەڵام پارەکەمان بۆ پرۆژە سەرف کردو احتمالە ئەو ئەغڵاتانەی تێدا بێ دەبواە لێرە ئەم پرۆژەیە بەس بۆ نمونە ڕقم هەیە یعنی من لە بەرنامەیەکی تایبەت حەز دەکەی من ئێستا لەم شاشەیە دعوەتی شخصی جەناب تو NRT دەکەم هەموو شتەکانتان تەسبیح یەکێک لە ڕقمەکان یعنی ڕقمی گەورەیە بەبێ ئەوەی وترابێ بۆچی سەرف کراوە یعنی تەنیا ئەوەندە پارە بانک ڕاکێشتەوە اینجا ئەزانی چۆنە اینجا ئەوەی ئەو شتانەی کە هەژە بۆ پەرلەمان بەدوای دابچێت با لیژنەی چاودێری دارایی بەدوای معلوم دەبێت چۆن مەلەفینە و زۆر قسەی لەبارەوە کرا کانی شیروان پێم زۆر لەبارەکە تەوەری زۆر وڵی کاکەزای چۆنە من پێم باشە هەرچی قسەی لەسەر بکرێت چکەزانی بۆ ئەمە بابەتێکە من وەکو سەرۆکی حکوومەت لە بەردەم ئێوە و لە بەردەم خەڵکی کوردستان دەمەوێت ئەو پەڕی شەفافیت لەو مەسەلەیە بنوێنم و چونکە ئەو قەناعەتە و ئەو بڕوایەشم هەیە بە حکوومەتەکان بە خۆم بەو هەواڵانەی کە لەگەڵم ئیش دەکەن ئەم سیاسەتە سیاسەتی پارتی نیە و پارتیج علاقەی نیە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەو هاوبەشانەی کە ئێمە پێکەوە لە حکوومەتدا کارمان کردووە هی هەمومان و هەمووشمان لە حکوومەتدا کە ئیشەکەمان کردووە پێکەوە بووین یەکێک دەڵێ ڕاست نییە با بفەرمێ بێتن و من وە جوابی بدەم زۆر باشە کانێتیوان مەلەفی تر پێم وایە گرنگە باز بکرێت لە ئێمە هەموومان ڕۆژنامەنووسین و پرسێک کە زۆر ئێستا بەتابەت لەگەڵ جەنگی داعش زۆر قسە لەبارەت دەکەوێت پرسی بەدەوڵەتبوونی کوردە دەڵێن ئێستا قەزیی کورد زۆر چۆتە پێشەوە مەلەفە ئێستا لە ناوەندە جیهانیەکان قسە و باسی زۆر لەبارەوە دەکرێت بەڕێستان وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم دۆسیە لە ئاستی نێودەوڵەتی چ پێشوە چوونێکی بەخۆوە بینیوە و ئایا لە ناوخۆی هەرێمی کوردستان توانی وتانە ئەم بابەتە
حاضر بکرێ بۆی ئایا بە بەراو لەگەڵ ساڵانی ڕابردوو بە خەڵکی کوردستان بڵێ ئەم مەلەفە چۆتە پێشەوە خۆی نازم ینی بارودۆخ بۆ کورد زۆر ئێستا فەرقی هەیە لەگەڵ ساڵەکانی ڕابردوو فەرقی هەیە و مەرجی سەرکەوتنیشمان لەم پرۆسەیەدا یەکڕیزیە مەسەلەی دەوڵەتی کوردی وەکو هەدەفێک بۆ هەر کوردێک دەمێنێتەوە و بە تەئکید ئەگەر زروفی دەولی و ئیقلیمی و ناوخۆیی مەجالی ئەوە بدۆتن هەر کوردێک لە هەر شوێنێک ئەو سوالەی لێ بکات حەز دەکا کە دەوڵەتی کوردی هەبێ لەم زۆر بارودۆخەی ئێستا حاڵی حاضر لەو کاتێک کە ئێستا ئێمە تێدا دانیشتوین ئێمە پێمان وایە هێشتا ئەو وەزعە هەڵ نەکەوتووە بەڵام ئافاقی ئەم مەسئلەیە بۆ کورد زۆر ڕوو مەبەستم چۆتە پێشەوە ئەم دۆسیە چیروان با ئەم دانیشتنەکە بقۆزمەوە هەندێک دەنگی ناڕازی ئێستا هەن بۆچی دەنگی ناڕازی سەبارەت بە خزمەتگوزاری زیاتر لە سلێمانی و ئیدارەی گەرمیانن خۆی کاکە مەسلەی خزمەتگوزاری و مەسلەی ناڕەزایی لەسەر خزمەتگوزاری ئەمە حەقێکی هەر هاوڵاتیەکی کوردستانە مثلا ئەوان حەقی خۆیانە لەنجا ئەو ناڕەزایەتە لە هەر شوێنێک هەبێ لە سلەیمانی هەبێ لە هەولێر هەبێ و حقەتیش ئەمڕۆی کوردستان ئەگەر سیر بکەی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی کێشەکان بە تەئکید بەراورد لەگەڵ یعنی وەختێکی تر ئێستا زیادی کردووە ئەمە حقیقەتێکە و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو هەوڵێک دەدا بۆ ئەوەی بتوانێت چارەسەری ئەم بابەتانە بکاتن لە سلەیمانی زیادی کردووە یان لە شوێنی خۆر هەر بە تەبیعەتیش زۆر شت هەر لەو سنوورە دەستیان پێ کردووە و دوایی چوتە شوێنەکانی تر من ئەوە بە زۆر بە تەبیعی دەبینم هاوڵاتیانی کوردستان دەبێ حەقی خۆیانە و حکوومەتیش وەکو جیهەتێک کە دەبێ خزمەتی هاوڵاتیانی کوردستان بکات دەبێ ئەوەی لە توانایدا بێ بیکات بۆ ئەوەی مەسلەی خزمەتگوزاری و مەسلەی کارەبا مەسلەی ئەو بتوانێت باشتری بکاتن یعنی ئەوە نییە ئەمڕۆ شتێک لە دەستهەڵاتی ئێمەیە و ئێمە دەتوانین بیکەین و نایکەین زروفی کوردستان لە هەموو ڕۆیەکەوە بارگرانیەکی ئەوەندە زۆری دروست کردووە لەسەر ئێمە ئەمڕۆ لە کوردستاندا کە ئەمە بە تەحمل و بە پشودرێژی و بە یەک ڕیزی نەبێ ئێمە ناتوانین چارەسەر ڕۆلی دوای نۆزدەی ئاب ئەگەر هاتوو سەرۆکی هەرێمی پەرلەمان هەمواری یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستانی کرد وەک ئەوە نەبوو کە ئێوە داواتان یان ئێوەی پارتی تەڵەبی دەکەم ئێوە هاوڵاتیان یاریمی کوردستان مەترسی ئەویان هەیە کە بارودۆخی یاریمی کوردستان تێکچێ تۆ وەک سەرۆکی حکوومەتی یاریمی کوردستان وەک جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئایا بەڵێنی ئەوە بە هاوڵاتیان دەدەن کە ئەگەر هاتوو ئەوە بە حەزی ئێوە نەبوو یا بەویستی ئێوە نەبوو ئەو هەرێمە هەروە خۆی ئارام بمێنێتەوە یان ئەو کات وەک پێشتر دەوترات چڕ و دەدا ئیتر ڕووی دەدا بەردی بناغەی تێکدانی ئەو تەوافقە پارتی دای نەناوە و بە تەئکید پارتیش دەست پێشەرخەر نابێت بە هیچ شێوەیەک لە تێکدانی وەزعی کوردستان چونکە نە لە مەسلحەتی پارتیە و بە تەسەووری من هەموو لایەنە سیاسیەکانیش لە کوردستان دەرک بەوە دەکەن کە تێکچوونی بارودۆخی هەرێمی کوردستان لە مەسلحەتی هیچ لایەک نییە من هەتا ئێستاش ئەم لەحزەی کە لێرەشم بێهیوانیم بەوەی کە ئێمە ناتوانین بگەینە حەلێک ئێمە دەبێ ئەوەندە ئەوە بین سیاسی بین و ئەوەندە کار بکەین بۆ ئەوەی ئێمە بتوانین لەم کێشەی کە ئەمڕۆ هاتووتە پێش ئێمە دەربچین کێشەکە پەیوەندی بە هەموو هەرێمی کوردستانەوە هەیە کێشەکە پەیوەندی بە مەسعود بارزانیەوە نییە پێش شەخص نییە ئێمە تەئکید دەکەینەوە واللهی حازرین دەستهەڵاتی کەم زۆرە بۆ کەمی بکەینەوە شێوەی هەڵبژاردننی بەڵام لە جەوێکی طبیعی نەک فەرزی ئیرادە کاکە لەکوێ دەستهەڵاتی زیادە بۆ فەرمون بۆ کەمی بکەینەوە لەکوێ دەتوانەوێ بە چه شێوەیەک دەتوانەوێت بەڵام لە چوارچێوەی مەسلحەتی هەرێمی کوردستان ڕجا دەکەم بۆ سەیری ئەم مەسەلەیە بکرێ نەک لە چوارچێوەی یەک شەخص ئەم شەخصە ئەمڕۆ هەیە سبەینێ نامینێ سبەینێ دەڕوا یعنی ممکن نیە ئەم شتانە بۆ وا لێک نەدرێتەوە کە ئەم قاتە بەس بۆ ئەم کابرایە دەدوردرێ نا مەسلحەتی هەرێمی کوردستان لەوەدایە بەهێمنی لەسەر خۆ دانیشتن بکەین کاکە وەرن با لایەنە سیاسیەکان دانیشین پێتان وایە لێرەدا سەرۆکی هەرێم دەستهەڵاتی زۆرە لە چ مەبەستێک دەستهەڵاتی زۆرە قسەی لەسەر دەکەین حاضرین الفێ خاڵێتێتە گوتن دیموکراتی کوردستان هیچ ینی سازشی ناکات هەر چار لایەنە
ڕازی بووینە و بەڕێز مەسعود بارزانانی مینیتن سەرۆکی هەرێمە کوردستانی بەس مەرجێک دوو مەرجێتی سەرەکی یەک پەرلەمانی بێتە هەڵبژاردن دوو دەسەڵاتی توی بهێنەکەم الوان هەردوو خاڵە پارتی دیموکراتی کوردستان حتا چرا جوەکی طبیعی هێمن کوردستانê partiya حاضر بۆ hemû tiştekê nexêr îrada xudê ferizkeyn قبول کاک نێسیروان ینی مەسەلە قسە لەسەر شتێکی دیکە هەیە لەو امتیازانەی بە یەکێتی و گۆڕانتان داوە لە دەستپێکی پێگەێنانێم حکوومەتەدا ئێستا حکوومەت مەسەلە ئەوە نیە ئێمە امتیازمان داوە حکوومەتی ئێمە حکوومەتی هاوبەش بوو حکوومەتی تەوافقی بوو سازان بوو لەبەرەوە حکوومەتی تەوافق یعنی چە تۆ دەبێ ئەو لایەنەی کە لەگەڵت بەشدارن شەریک بن لە بڕیاردان لە پۆست لە پایە هەموو ئەمانە ئێمە بەو نیەتە چوینەتە ئەو مەسەلەیە کە ئێمە بتوانین سازانێک و تەوافقێک دروست بکەین و فعلی 4 ساڵی ئارامی و بێکێشە لە کوردستان ببینە سەر لەبەرچە لەبەر ئەوەی ئەو هەموو تەحەدای ترمان لە پێشە کە ئێمە پێویستیمان بەو نەوە حکوومەتە مەسەلەکە ئەوە پارتی دیموکراتی کوردستانە کە ئێوێ ئەم دۆخە بە ئاراستەیەکی دیکە بڕۆ ئەگەنا مەترسی چی دروستە بێ واوتمان سەرۆکی هەرێمی کوردستان ینی دۆخەکە هیچ لایەنێک نەگەشتە نەتیجەی کۆتایی و سەرۆکی هەرێمی کوردستان با لە فەراقی یاسایە بێ ینی ئەوەندە هەرێمی کوردستان قەیرانی گەورە دروستە بێ هێندە مەترسی دروستە بێ لەسەر هاوڵاتیانی کوردستان ئەگەر سەرۆکی هەرێم نەبێ یا ئەوە پارتی دیموکراتی کوردستانە دۆخەکەی بچوو کردەوە لە خودی یەک شخصە بارزانی 10 ساڵ سەرۆکی هەرێمی کوردستانە و ئەگەر ئەو نەبوو ینی ئەوە ئێوەن دۆخەکەتان بچوو کردوتەوە لە خودی یەک سەرۆکە خودی نێوشروان مستەفا هیچ پۆستێکشی نییە و پێگەی خۆشی خۆ مەسعود بەرزانی ئاساییە کە سەرۆکی هەرێمی کوردستان ژێ پۆستی نەبێ لە عێراقدا ماوەی 1 ساڵ مامزلان نەخۆش بوو سەرۆکیشی نەبوو زۆر ئاسایی بوو ینی لە دۆخێکی وەکو لوبنان لە ئێستادا هیچ ساڵێکە سەرۆکیشی نیە ینی ئەم دۆخە بۆچی تو ئەتێ ئەم ترسە بلای خەڵک بڵاوکەیتەوە بڵێ کاکە مەترسی دروستە بێت و ئێمە نەمان گوتووە مەترسی دروستە نەنە ئێمە دەڵێن مەسلحەتی هەرێمی کوردستان لەوەدا مەسلحەتی فەرقە کاکە ئێمە وەکو لایەنێکە دەڵێن کاکە مەسلحەتی هەرێمی کوردستان لەمەدا نەمان گوتووە دروست مەسعود بارزانی کە دەستی بەم شتە کردووە سەرۆکی هەرێم نەبووە بەس مەسعود بارزانی بووە فعلا مەسعود بارزانی بووە و سەرۆکی هەرێمیش دەبووە ئەمڕۆ سەرۆکی هەرێمیش دەبێ هەر مەسعود بارزانیە یعنی کە دڵنیابن لەوەی هیچ نوێ مەسەلەکە ناگۆڕدرێ ئێمە لەم حاڵەتەی ئێستای هەرێمی کوردستان کە لە لایەک ئێمە شەڕی داعشمان هەیە کاکە بوچوونێکی وامانە شەڕی داعشمان هەیە ئەم هەموو ئاوارەمان هەیە قەیرانمان هەیە ئێمە دەڵێن تەکمیلەی ئەم دەورە بکرێ ئەمە شتێکە وەکو داواکاریەک بەڵام ئەگەر سبەینێ مەسەلەن ئەم داواکاریە قبول ناکرێت یان ئەوە ناکرێت معنە ئەوە نییە لایەنەکانی تر دێن ئیرادەی خۆیان فەرز دەکەن لەسەر لایەکی تر ئەو ئیرادە فەرزکردنە ئێمە دژی ئیرادە فەرزکردنین ئێمە دژی خۆسەپاندنین ئەمەیە کێشەکە ئەگەر هەمواری یاسای سەرۆکایەتی بکرێت بۆچی هەمواری یاسای سەرۆکایەتی فەرزەکە لەواچێ ینی لەبەرەوەی ئەوان سوورن لەسەرەوە پارتیش ناوێتە پێشەوە و بە پێچەوانە لەبەرەوە پارتیەوەی ناوڵە بۆ من پێت بڵێم حەلەکەی چۆن بوو حەلەکەی ئەوە بوو پێش ئەوەی 23 حوزەیران بین کاکە دانیشین خۆمان وەکو لانی سیاسی حەزیرانی چووە ئەو ڕۆژە چوام ئەم بەڵێ من باسی ئەوە دەکەم پێش ئەوە نوکە حەلۆچە حەلۆنوکەش ئەڤەیە تڤی ئەفلانێت سیاسی ڕوونە نەخوارێ و محاولە بکەن پێشقۆلیجی و هەرێکل سەر بەڵێ ئاری وەڵام من گەشت بینم بەوەی کە ممکنە بتوانین هیچ هەیە کە تۆ پێگەشتبینی نه من ئەو جهودەی کە ئێستا لە ئارادایە ئەو شتێک کە ئێمە ئێستا دەبینین کە هەیە ئێمە وا بۆ دەچین دەتوانین بگەین پێمایە کات تەواو بەرەو کۆتایی دەچێت لە پاڵ ئەم تەوەرانی کە مەسلەی خزمەتگوزاری هاوڵاتیان ینی ڕۆژانە دەبینین لە قەزا و ناحیەکان لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستانە خەڵک دێتە سەر جادە ناڕازیە لە گوزەرانی موچەی نییە کارەبای وەکو پێویست نییە ینی حتممە بێت تۆ ژاگادار بی کە ئێستا شەوان سعات 5 بەیانی کارەبای ڕئیسیەتەوە ینی خەڵک بێت تا 5 چاوەڕێ بکە بۆی بتوانێت لەبەر موبەریدەیان سپلێ لەبەر هەوایەکی باشە بخەوێ ینی بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان پلانی نەبووە نەیتوانیوە ئەم دۆخە بەلایەکدا بخات یان بۆچی ئەترافی بۆ نەکردووە ئەگەر وایە بمبورە کە شکستی هێناوە لەو بەڵێنانی لە ماوەی ڕابردوودا لە پێشووتردا داوێتی بە هاوڵاتیان بۆ ئەوەی ژیانێکی خۆشگوزەرانیان بۆ دابین بکە یەکێک لەو پلانانە کە لە چەند هەفتەی ڕابردوودا حکوومەتی عراقی کردی کە من چاوەڕوانمە کرد وەکو ڕۆژنامە نووسێکم وەکو سەرنجێک دەڵێم حکوومەتی هەرێمی کوردستان بیکە
کەمکردنەوەی لانی کەم پلەی وەزیرەکان و سەرۆکی حکوومەت و ئەو پلە وەزیفیانی کە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە بۆچی تاوەکو ئێستا هەنگاوێکی لەم جۆرەتان نەناوە خۆی وڵا ئێمە بڵێن لە سیاسەتی خۆمان لەو مەسەلەیە شکستمان هێنەوە نا ئێمە لە نەتیجەی ئەو پرۆسی کە دەستمان پێ کردووە هەندێک شتی چاوەڕوان نەکرا و هاتوونەتە ناو مەوزوعەکە کە ئەمانە ڕێگر بوون لەوەی ئێمە وەکو پێویست کارەکە بکەین. مثلا ئێمە ماوەیەکی دوور و درێژ هیچ کۆمپانیەک لە کوردستان نەما کە کار بکەوتن ماوەی تقریبان حدودی 1 ساڵ دوای شەڕی داعش ئەوە ئێستا کۆمپانیەکان گەڕاونەتەوە. مثلا ئێمە وەکو عرضم کردی ئێمە چاوەڕێی ئەوە نەبووین کە مەسلەی نەوت و قیمەتی نەوت بەو شێوەیە داشکان بەخۆوە ببینێ کە ببێتە سەبەبی ئەوەی کێشە بۆ ئێمە دروست بکەوتن. ئەمانە هەمووی کێشەی وان کە ئەمڕۆ یەخەی ئێمەی گرتوون ئێمە چاوەڕێمان نەدەکرد ئێمە تەوەقوعمان نەدەکرد بەو شێوەیە بکرێتن. بەڵام ئەوەی کە مهمە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ پلانی هەیە. ئێستا ئێمە خەریکی سەرژمێری دقیقین لە مەسلەی وەزارەتەکان موچە خۆرەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کە موچە وەردەگرن بە چ شێوەی بۆ ئەوەی ئەمانە هەمووی ڕێک بخەین. یعنی لە ئایندەدا بە تەکید پێویستە ئەم 4 ساڵی ئارامیەمان بۆ ئەوانە بوو کە ئێمە بتوانین ئەو شتانەی کە پێویستە لە هەرێمی کوردستان بەو شێوەیە کە لە مەسلحەتی ینی بۆ منە لەبەرەوەی ئێوە ئیمتیازتان وەکو خۆیەتی و موچە و هەر شتێکی دیکەتان ئاگاتان لە خەمی خەڵک نییە وەکو پێویست نازانن خەڵک دەردی چییە. یعنی من لێت ناشارمەوە بم بورە گەرم قسەیت پێ ناخۆش بێ بەڵام تۆ زانی خانۆکەی سەرۆکی حکوومەت لە ناو گەنجانی ئەم وڵاتەدا ینی بۆتە قسە و باز دەکرێت و دەڵێن بۆچی دەبێ خانۆکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەفراوان و گەورە بێ و بە جۆرێک لە جۆرەکان لە خەڵکی دا ببڕێ. ئەمە خانووی من نییە بۆ معلومات ئەمە مەکتەبە قسەی خەڵکە قسەی خەڵکی جواب دەدەمەوە و بەس خانوم هەیە بە تاکید خانووی هەیە خانووی گەورەشم هەیە بەس ببوو بە وەڵامی ئەوم دەستکوێتەوە بەس ئەوەی ئێستا ئێمە نازم وەڵامی چ بدەمەوە کامە ئەوەی کە مەسلەی ینی ئەم سنوورە گەورەی کە دیاری کراوەکو وتم ینی قسەی ناو ئەم سنوورە دەزانم کاکە ئەم سنوورە ئەم شوێنەی کە ئێستا ئێمە لین ئەم ئەرزە ئەم شوێنە مڵکی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانە بە مڵکیەت هی پارتیە و وەکو هەموو شوێنەکانی تر گردەکەش لەوێ هی کاک نوشیروانە هی کۆمپانیای وشەیە بەڵێ وایە حقیقەتە ئێرەش هەر وایە و ئەوە شوێنەکانی تر و ئێمە پێشتریش ئێمە قەرەبووی ئەمەمان داوەتە یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێشتر ئاخر وەختێک یەکێتی بوو ئێمە دوای ئەوەی کە ئەوە بوو قەرەبووی ئەوەش مان داوەتە برادەرە جابەتەوە بیت خۆ ئەوە مەوزوع نییە ئەوەمان کردووە و ئەمە شتێکە کە ئێمە بەکاری دێنین سەرۆکاتی هەرێم بەکاری دێنی بۆ میوانەکانی دەرەوە بەکاری دێنین بەڵام ئەگەر سوالەکە ئەوەیە مڵکی منە نەخێرنا وڵا مڵکی من نییە بەداخەوە مڵکی من ڕۆڵێ وڵاتێت جیران چاوین هەڵسەنگینم تایبەتی هەفتەیە بۆریدا شاندێکی تورکیا تەبەردەگەر هەمی لاانە کۆم بۆ هەروەکو ئەو دێ لاانە گەهینەی ئەوێ هەفتیە قونسڵی ئیران لەگەل هەوا و دیگەل بتریە لە ئاناری نیشتە هەفتیە بۆری بۆ سەرکومارە ئیرانی گوتی چاوە ئەم دێ باژێرت خۆ پارێزین و سادێ هەولێر و دهوک و سلێمانیش پارێزین هەرشکو ئەف باژێرە سەرب ئیرانێ بەنە ڕۆلێوانە هین مایتێکردن بینن یاژی هین چاوات نەخێنم ئێمە وە تەزەور ناکەین ئەوان تەدەخل دەکەن حقیقەت ڕۆلی وڵاتانی جیران هی دەوروبەری ئێمە نەسیحەتیان ڕۆلیان ئەوەیە کە ئێمە یەک ڕیز بین کە ئێمە کێشەمان نەبێ و هەوڵ بدەین ئەم مەسئلەیە بە تەوافق لە ناوخۆمان حەلی بۆ بدۆزینەوە. ئەمە وڵاتانی ئەقلیمی دەوروبەرمان چە تورکیا چە ئێران و چە بەغداش هەر عینەن ئەم ڕائیەی هەیە کە دەبێ ئێمە هەوڵ بدەین بە تەوافق ئەم مەسئلەیە چارەسەر بکەین. حقیقەت ڕۆلیان ڕۆلی خەمخۆری و ئەوەیە ئەوان تێدەگەن لەوەی کە ئێمە لە شەڕی داعش داین تێدەگەن لەوەی کە ئێمە قەیرانی گەورەی داراییمان هەیە تێدەگەن لەوەی کە ئەمڕۆ بە ئیستیقراری نابێ لەم وڵاتە لەوە تێگەیشتون ئەوان زۆر باش لەوە تێگەیشتون و هاتوونەتە لای ئێمە قسەیان لەگەڵ ئێمە کردووە لەگەڵ لایەنەکانی تریش قسەیان کردووە لەگەڵ لە سلەیمانیش قسەیان کردووە لەگەڵ هەموو لایەنەکان. کاک نێچیروان شانسی دوا پرسیار بە هیوان بۆ من بێت
چی دەکەن لەگەڵ تورکیا و پەکەکە بۆەوەی خەڵکی بێگوناهی باشووری کوردستان لە سنوورەکان نەبنە قوربانی شەڕی هەردوولایە خۆی کێشەی تورکیا و پەکەکە لەدەست ئێمە نییە ڕۆلی ئێمە ئەوەی کە پێمان دەکرێت ئەوەیە ڕۆڵێک ببینین بۆ ناوبژیکردن و بۆ ئەوەی ئەم دوولانە بگەڕێنەوە بۆ سەر مێزی گفتوگۆ پێشتر ئێمە ئەم ڕۆڵەمان بینیوە پێشتر ئێمە هەوڵی جددیمان داوە پێش ئێمەش جەنابی مام جەلال هەوڵی جددیدا بۆ ئەوەی ئەم لایەنانە بێنە سەر مێزی گفتوگۆ و قسە بکەن دوای ئەوە سەرۆکی هەرێمیش هەر بزەبت بەردەوام بووە لەوەی ئەم لایەنە هەمووی هان بدات بۆ ئەوەی یعنی ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان دەتوانین بیکەین دەتوانین ڕۆڵێکمان هەبێ بۆ تەژیعی هەردوولە بۆ گەڕانەوە بۆ سەر مێزی گفتوگۆ ئەوەیە کە ئێمە دەتوانین بیکەین ئێمە زۆر پێمان ناخۆش بوو ئەوەی کە ڕوویدا و لەگەڵ تورکیاش زۆر بە جددی قسەمان کردووە مەسەلەی پەکەکە جیاوازە لەوەی کە خەڵکی مەدەنی بکەوێتە بەر شاڵاوی فڕۆکەکانی تورکیا بەڵام لەگەڵ ئەوەشدا پەکەکەش دەبێت لەو ناوچانەی کە ئاوەدانی هەیە و گوندشنن دەبێت دوورکەوێتەوە یعنی لەو شوێنانەی کە خەڵکی مەدەنی تێدایە دەبێت لەو شوێنانە دوور بکەوێتەوە بۆ ئەوەی بێڵێ بڵێ قسەکە ئەوە نییە کە باشوور نەئێمە باسی باشوور نەکۆکە خۆی ئەو مەوزوعە زۆر لە حەجمی خۆی زۆر گەورە کرا خۆ پەکەکە خۆی کە باسی خۆی دەکات دەڵێ من دەمەوێت کێشەی ئێمە لە چوارچێوەی تورکیا حەل بکەوتن خۆی وا دەڵێ ئەوەی ئێمە گوتومانە خۆی بە خۆی وای کردووە کە لێرە لە هەرێمی کوردستان موقتە ڕۆژێک دەگەڕێتەوە بۆ تورکیا چونکە شعاری پەکەکە حەلی مشکیلەیە لە چوارچێوەی وڵاتێک کە پێی دەگوترێت تورکیا و طبیعیە کە ڕۆژێک ئەم وڵاتە بەجێ بێڵێ و بگەڕێتەوە بۆ شوێنی طبیعی خۆی ئەوەی ئێستا ئێمە دەیڵێن ئەوەیە کە ئێمە ئەوان دەبێت لە گوندەکان دوورکەونەوە یعنی حادیسەی زارگەلی باشترین میسال بوو بۆ ئێمە ناکرێت ئەوان بێن لە پشت گوندەکە مقڕیان هەبێ شتیان هەبێ و ببن خەڵکی گوند و سڤیل ببن بە ئامانجی فڕۆکەکانی تورکیا ئەوە دەبێ لەو سنوورانە دوور بکەونەوە ئێمە زۆر پێمان ناخۆش بوو ئەمەی کە ڕوویدا ئەمەی کاینی ئێمە ئێستش پێمان وایە ئەمە دەبێت بە گفتوگۆ چارەسەر بکرێ معقول نییە پەکەکە بچێ چوار پۆلیس بکوژێ و ئیعلانیشی بکاتن بڵێم ئەم کارە من کردومە و ئیعلانیشی بکە بە ڕەسمی مەسئولیەتەکەش وەربگرێ یعنی ئەمە خۆی لە خۆیدا دەبێتە کێشە بۆ پرۆسەی سیاسی و نۆش کرێتن تورکیا تەسەور بکاتن بە بردومانکردن ئەم کێشەیە چارەسەر دەبێت لە نەتیجە ئەم کێشەیە بە حوار چارەسەر دەبێت بە ئاشتی چارەسەر دەبێت لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە هانی هەردوولا بدات بۆ ئەوەی ئێمە بگەین بە یعنی بیان گەینین ئەو ئامانجە شەوتنی بە ئەو پرسیارش بکەین پێم وایە کۆتا بابەتەکانمان باس کردووە دەوترێ ئازادکردنی مووسڵ نزیک بۆتەوە پێشمەرگە بەشدار دەکە یاخود بەشدار هاتنی وەزیری بەرگری ئەمریکا بۆ ئێرە بەشێک بۆ لەو بابەتانە ئایا ئەم دۆسیە بەسی گەیشت پێشمەرگە بەشداری پرۆسی ئازادکردنی مووسڵ دەکە خۆی مووسڵ بۆ ئێمە زۆر مهمە یعنی ئەمنیەتی هەرێمی کوردستان زۆر بەندە بەوەی چ لە مووسڵ ڕوودەدا یەکەم لە ڕووی جغرافیەوە زۆر نزیکە لە هەرێمی کوردستاندا و هەتا مووسڵیش لە دەست داعش بمێنێتەوە ئەکید تهدیدێکی ئەمنیە بۆ هەرێمی کوردستان ئێمە لەگەڵ بەغدا وەزارەتی پێشمەرگەی ئێمە لەگەڵ وەزارەتی دیفاعی بەغدا بەرگری عێراق لەسەر خەتن لیژنەی مشتەرەکیان هەیە قسە دەکرێت لەسەر ئەم پلانە بەڵام ئەگەر سوالەکە ئەوەیە ئایا هەتا ئێستا هیچ شتێکی جددی هەیە و ئێمە پلانێکی تەواومان بیریوە لەم بابەتەوە هەتا ئێستا ئێمە نەماندیوە و بە تەئکید ئەگەر ئێمە بە تەواوەتی کەوتینە ناو ئەو بابەتە وەکو هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێم بڕیاری خۆمان دەدەین ئایا بەشدار دەبین بەشدار نابین و بە چه شێوەیەک بەشدار دەبین بەڵام وەکو تهدیدێکی ئەمنی مووسڵ بۆ ئێمە تهدیدی ئەمنیە کاژنی شیروان بەرزانی دنیایەک سوپاس سوپاس کۆکە